ئەمە دوو شوێنن لە تاران کە کەڵکجاڵ و جەمشیدیان ینی دوو ناوچەند دوو گەڕەکن لە تاران جەمشیدیە لەگەڵ کەڵکجاڵ ئەمە ئەو شوێنانن کە ئێستا کراونەتە ئامانج دیمەنەکان هی بەڵێ وەکو دەبینێ هێرشەکان لە سەر لە ئێوارەوە تاوەکو ئێستاش بەردەوامیان هەبوو ئەم ناوچەی کە ئێستا بردومان کراوە میدیاکان باس لەوەکەن دەکەونە ناوچەکانی باکووری شاری تاران بۆ خۆتان نەزانن کە نەخشەی شاری تاران بە جۆرێکە کە لە باکوورەوە بۆ باشوور درێژە بێتەوە. بەڵێ بەڕێزان ئەوەی کە دەیبینن جارێکی تر ئاماژەی پێدەم کە ئەوە دوایین دیمەنی هێرش و بردومانی فڕۆکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شاری تاران دەبینن تەقینەوەکان گەوران ئاگری ڕوونا ئاگر کەوتنەوەی گەورە ڕووناکی گەورە بڵاو بێت و لە ئاسمانی شاری تاران ئەو دوو ناوچەیە لە باکووری شاری تاران جەمشیدیە و باس لەوە دەکرێت ئەو جێگەی کە کراوەتە ئامانج کۆگاکانی چەک و کۆگاکانی موشەکن بە تایبەتی بۆ خۆتان نەزانن کە لە ئێستادا کە جەنگەکە لە دوای 35 ڕۆژوە ئێستا پێیناوەتە ڕۆژی 36مین سوپای ئیسرائیل و سوپای ئەمریکا بەردەوام ئاماری هێرش و بردومانەکان بڵاوەکەن و باس لەوەکەن کە زۆرینەی زۆری ئامانجەکانیان ئامانجە سەربازەکان ئەلبەتە کردوتە ئامانج بۆیە لە ئێستادا هێرشەکانیان گەیشتۆتە قۆناغێک کە لە قۆناغی گەڕانن بە دوای کۆگاکانی چەک و تەقەمەنی و بە دیاریکراوی و بە تایبەتیش موشەکە بالیستیەکان بۆی بیان کەنە ئامان چونکە تاوەکو ئێستەشی لەگەڵا بێ سەر ڕایکەمبوونەوەی هێرشە موشکی و بالیستیەکانی سوپای پازاران و ئێران بۆ سەر ئیسرائیل و ناوچەکە بەڵام هەڵدانی موشک و هێرشی موشکی ئێران بەردەوامە سوپای پازارانم شەو ڕایگەیان کە تاوەکو ئێستا دوایین شەپۆلی موشەکە ئاڕاستی ئیسرائیلیان کردووە ژمارە 93 شەپۆلی 93 موشکەکانیان هەڵداوە ئاڕاستەی ئیسرائیلیان کردووە واتە هەڵدانی موشک لە ئێرانەوە بەردەوامە بۆیە لە ئێستادا سوپای ئیسرائیل و ئەمریکا هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆی بتوان کۆگاکانی موشک پاشان سەکۆکانی هەڵدانی موشک بۆی ئەو موشکانەی کە لە کۆگاکان و لە ژێرزەمین و دێنە دەرەوە بەڵێ بەڕێزان دیمەنێکی تازە هەیە دیمەنێکی تازەیەوەی لەسەر شاشە بینیتان ئەوە بەڵێ ئەوە چیای ئابەکە لە تاران ئەوەی کە دەبینن بەڵێ ئەمە دیمەنی بردومانکردنی کۆگایەکی موشک و چەک و تەقەمەنێ لە چیای ئابک لە دەوروبەری شاری تاران دەبینن کە بردومانێکی گەورەیە ئاگرکەوتنەوەی هەیە و دووکەڵێکی زۆر چۆ بە ئاسمانە میدیاکان باس لەوەکەن ئەم جێگەی کە بردومان کراوە کۆگاکانی هەڵگرتنی موشەکن ئەلبەتە بەڕێزان دیارە کە لە ماوەی ڕابردوودا وەکۆی کە بینیمانە زۆرترین کۆگاکانی هەڵگرتنی چەک و تەقەمەنی و بە تایبەتی موشەکە بالیستیەکان کەوتونەتە ناوچە شاخاویەکانەوە زۆر جار هێرشەکان لەوێ ئەنجامدرێن بۆ پێکان و لە ناوبردننی ئەو موشەکانی کە لەم کۆگایانەدا وەکو دەوترێ لە ئەشکەوتەکان و لە ژێر زەمین و لە کۆگای قوڵدا شاردراونەتەوە دەیان کەنە ئامانج و زۆر جار بردومانەکان تەنها لە دەوروبەری شاری تاران نابن بەڵکو دەچنە شارەکانی دیکەش بە تایبەتی و شارانەی کە دەوترێ ناوچەی شاخاوین و کۆگای موشکیان زۆر تێدا لەوانە ئەسفەهان و یەست و کرماشان و ئیلام لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمانە زۆرترین هێرشی فڕۆکەکانیان بەڵێ ئەمە دیمەنێکی ترە ناوچەیە کە پێوتێت کەلکەچاڵ لە باکووری شاری تاران بەڵێ کەلچەکاڵ ئەمە جێگەیەکە ناوچەیەکە لە باکووری شاری تاران دەبینرێت کە هێرش و بردومان هەیە تەقینەوە هەیە لە دیمەنەکانە دەرەکەوێت کە هێرشەکان بردومانەکان گەورن وەکو باسەکرێت کۆگاکانیان کردوتە ئامانج و بەڵێ لە دیمەنەکە بینیمان کە تەقینەوەی گەورە ڕوئەدا بەڕێزانم تەقینەوانە زۆر جار سەرن ڕائکێشن کە بۆچی هێندە گەورن ئەلبەتە هۆکار ئێمە دیارە جگە لە گەورەی قەبارەی ئەو موشەکانەی کە بەکارێنرێ بۆ پێکان و بردومانکردنی ئەو جێگەیانە زۆر جاریش کۆگاکانە کاتێکرێن ئامانج دەتەقنەوە ژمارێکی زۆر موشک و تەقەمەنیان تایە بۆیە تەقینەوەکان هێندە گەوران بە تایبەتی ئەم جۆرە بردومانانە کە دەوترێ لە ڕێگەی موشەکەکانی ئەوانەی کە پیانەوترێت سەنگەرشکێن کە لە جۆری جیبیون ئەمانە
چەند تایپێکیانەیە بۆ نمونە جیبی 28 و پاشان 30 و پاشان 57 کە ڕەنگە کاریگەرترینیان بێ کە لە ڕێگەی فڕۆکەی بیت و سپریتەوە ئاراستاکرێ هەڵەدرێ بۆ ئەوەی کە بتوانرێت تا قوڵایەکی زۆر بچێتە ژێرزەوی بگا بە کۆگاکانی چەک و تەقەمەنی پاشان لەوێ تەقینەوەکە ڕووەدا بە ئامانجی لە ناوبردنی کۆگاکانی چەک و تەقەمەنی. هاوکارانم ئەگەر دیمەنی تازەمان هەبێت لەبارەی هێرش و بردومانەکان ئەگەرنا دەمەوێ بچمەوە لای قسە و باس لەبارەی هەواڵی کەوتنە خوارەوەی فڕۆکە F-15 ئەمریکا لە ئێران کە ئەمڕۆ زۆر باش کە ئەمڕۆ زۆرترین قسە و باسی لەسەرکرا دیمەنی تازەیە بڵێ هاوکارانم ئاگادار مەکەنەوە دیمەنی تازەی بڵێ ئەم بەڕێزانەمەی کە دەیبینن ئەمە بەحرێنە ئەمە بەحرێنە پێشتر شاماژەم پێدا کە سوپای پازەران ڕایگەیاندۆم شەو شەپۆلی 93 موشکەکانیان هەڵداوە چ بە ئاراستەی ئیسرائیل و چ بە ئاراستەی کەنداو ئەمەی کە دەبینین دوایین دیمەنی هێرشە بۆ سەر وڵاتی بەحرین دیار نییە هێرشەکە هێرشێکی درۆنیە هێرشی موشکی بالیستی بێ بەڵام تەقینەوە ڕوویداوە دەوەکو لە دیمەنەکە دیارە ناوچەی نیشتە جێبوونە خەڵک دەرەکەوێ ئەلبەتە ئەم بردومانەی بەحرێن دوایەوە دێ کە ئەمڕۆ هێرشی دیکە بۆ سەر کەنداو هەبوو لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە بەتایبەتی بۆ سەر کویت کە لەوێ هێرش و بردومان هەبوو بۆ سەر کەرتی وزە بە تایبەتی و بۆ سەر وێزگەکانی بەرەمنان و خاوێنکردنەوەی ئاو هەبوو لە کویت دوایەوە ئێستا بەحرێنیش کرا ئامانج هێرش کرا سەر بەحرین ئەمە دوایین دیمەنەکە لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بۆتەوە و ناوچەیە دیارەکە ناوچێکی نیشتە جێبوونەکە وەکو ئەوەی کە دەرەکەوێت خەڵکێکی زۆر هاتوونەتە دەرەوە دیار نییە کاریگەری هێرشەکە چەندە و زیانەکانی ئاخۆزیانی گیانی هەبوو یان نا بەڵام لە دیمەنەکە دەرەکەوێت خەڵکێکی زۆر هاتوونەتە دەرەوە لە ماڵەکانیان لەو جێگەیە کۆبوونەتەوە ئاگرکەوتنەوە هەیە بەو جۆرە. بەڵێ بەڕێزان لە بەحرینەوە دەگەڕێنەوە ئێران ئەمڕۆ هەواڵێکە ڕووبەرێکی بەرفراوانی لە ڕووماڵی میدیایی جەنگی ئێران ئەمریکا ئیسرائیل داگیر کردبوو هەواڵی کەوتنە خوارەوەی فڕۆکەیەکی F-15 لە جۆری سوپای ئەمریکا کە لە ناوچەکانی باشووری خۆراوای ئێران کەوتە خوارەوە هەواڵەکە لە سەرەتاوەکو دەنگۆ بڵاو کراوە لەلایەن میدیاکانی ئێرانەوە کە توانیویانە فڕۆکەیەکی F-15 ئەمریکی بپێکن و بیخەنە خوارەوە دواتر هەنێک دیمەن لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو کراوە کە دیمەنی دوو هێلیکۆپتەری ئەمریکی بوون کە بە نزمی بە ئاسمانی ناوچەکەدا دەسوڕانەوە میدیاکانی ئێران باسییان لەوە کرد کە ئەو هێلیکۆپتەرانە بە ئامانجی دۆزینەوەی فڕۆکەوانەکانی فڕۆکەکە بە ئاسمانی ناوچەکەدا سوڕاونەتەوە و ڕوبەڕووی بەرگری بوونەتەوە کراونەتە ئامانج لە بەرامبەر هەندێک میدیا بە تایبەتی میدیا ئەمریکیەکان باسان لەوە کرد کە دیمەنەکانی هێلیکۆپتەرەکان ڕەنگە زۆرتری هێزە تایبەتەکان بنیان نکوڵیان لەوە کرد کە فڕۆکە کەوت بێتە خوارەوە هێزە تایبەتەکان بن ئۆپەراسیۆنی تایبەتیان لەو ناوچەیە بۆ گەڕان و پشکنی ئەنجام داوە بەڵام دواتر وردە دەنگۆکان بوون بەڕاستی و هەواڵەکە بەڕسمی لەلایەن میدیاکانی ئەمریکاوە بڵاو کرا و دانی پێدانرا کە فڕۆکەیەکی F-15 ئەمریکی ئەمڕۆ لە سەرەتا وا باسکراوە کە لە پارێزگای بوێر ئەحمەدی کە ئەکەوێتە باشووری ناوچەکانی خۆراوای ئێران لەسەر سنووری پارێزگای خوزستان کە ئەم دوو پارێزگایە بوێر ئەحمەدی پارێزگایەکی بچووکە خوزستان ئەکەوێتە سەر و پارێزگای بوشەهرەوە سنوورە لەگەڵ بوشەهرە و بوێر ئەحمەدیش هاوسنوور لەگەڵ پارێزگای شیرازە کە ئەوانە ناوچەکانی باشوور و باشووری خۆراوای ئێرانە نزیکن لە سنوورەکانی عراقیشەوە دواتر وردە دوای بڵاوبوونەوەی دیمەنەکان ئەگەر هاوکارانم دیمەنی هێلیکۆپتەرەکان هەبێ بەرەوەی بچمە لای واڵەکە باسی فڕۆکەی F-15ەکان بۆ بکەم باسی هەواڵەکان بکەم لەبارەی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی فڕۆکەوانەکان و دوایین زانیاریەکان لەو بارەیەوە باس لەوەکە سوپای ئەمریکا دواتر ڕایگەیاند کە فڕۆکەکە تێک شکاوە فڕۆکەیەکە لە جۆری F-15 و ئۆپەراسیۆنە ئەنجام داوە بۆ ڕزگارکردنی
فڕۆکەوانەکانی کە ئەو فڕۆکە لەو جۆرەیە کە دوو فڕۆکەوان لە خۆ ئەگرێ فڕۆکەوانی یەکەم و ئەوەی هاوکارەکەی کە پێوتێت کۆپایلت و توانیوانێکێک لە فڕۆکەوانەکان ڕزگار بکەن و ئەو ئۆپەراسیۆنەشی کە ئەنجام درراوە بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانەکان بە دوو هێلیکۆپتەری لە جۆری بلاک هەوک ئەنجام درراوە کە دواتر میدیاکانی ئێران بەر لەوەی باسی وردەکاری ئۆپەراسیۆنەکەتان بۆ بکەم دەمەوێت ئەو فڕۆکەتان پێ بناسێنم گرنگترین زانیارەکان لەبارەی فڕۆکەی F-15 ئەمریکی لە کوێ کەوتە خوارەوە لە باشووری خۆراوای ئێران کەوتوتە خوارەوە پێشتر ئاماژەم پێدا کە لەسەر سنووری پارێزگای گوێرەحمەدی و خوزستان بەڵام دواتر میدیاکان باسییانەوە کرد دوایین لۆکیشن کە فڕۆکەوانەکان نردووانە بۆ سوپای ئەمریکا لە پارێزگای خوزستان بووە ئەم فڕۆکەیە لەو جۆر و تایپانەیە کە دوو فڕۆکەوان هەڵەگرێ فڕۆکەوانی سەرەکی و یاریدەدەرەکەی خێرایەکەی بە جۆرێکە کە دەگاتە 3000 کیلومتر لە سەعاتێکە ئەم فڕۆکەیەکی بەهێزە توانە سەربازەکەی دەتوانێت 6 بۆ 8 موشک هەڵبگرێ و لە کاتی پێویستە ئەگەر ناچار بێت دەتوانێت زیاتر تەقەمەنی هەڵبگرێ دەتوانێت تاوەکو 12 موشک هەڵبگرێ و کێشی فڕۆکەکە 10 تۆنە بێ باشە و ئەمریکا 200 دانە لەم جۆرە فڕۆکەی هەیە تامان فڕۆکەی F-15 چەند جۆرێکیە جۆری ABCD کە ئەمانە لە ساڵی 1972 بۆ یەکەم جار تاقی کراونەتەوە پاشان خراونەتە بواری خزمەتی سەربازی سوپای ئەمریکا تا ساڵی 79 هەشتاکان دواتر ڤێرژنی تازەی وەشانی تازەی فڕۆکەکە کە بریتێ لە F-15E کە ئەمەیان فڕۆکەیەکی پێشکەوتوترە فڕۆکەیەکی جەنگیە دەتوانێت دوو ئەرک ئەنجام بدە لە یەکادا ئەرکی بردومانکردن بۆ سەر زەوی چونکە ئەتوانێت بڕێکی زۆر تەقەمەنی هەڵبگرێ بۆ بردومانی قورس بەکارێنبێ موشکی گەورە ئەتوانێت هەڵبگرێ و ئەرکی دووەمی ئەوەیە کە بۆ شەڕ و ڕوبەڕبوونێ ئاسمانی لەگەڵ فڕۆکەکانی بەرامبەری لەگەڵ فڕۆکەکانی نەیاری خۆی ڕەشاش بەکاربێنێ بۆ ئەوە توانێت ڕەشاشی 20 ملیم بەکاربێنێ بۆ ئەوەی کە فڕۆکانی بەرامبەری تێک بشکێنێ باسم لەوە کرد کە سوپای ئەمریکا 200 دانەی هەیە بە یەکێک لە سەرکەوتوترین فڕۆکە جەنگیەکان دائەنرێ وەکو باسەکرێ لە ماوەی ڕابردوودا لە ماوەی زیاتر لە 100 ئۆپەراسیۆنی ئاسمانی و هێر ئەوەی کە ڕوبەڕبوونەوەی جەنگی لە ئاسمان لەگەڵ فڕۆکانی بەرامبەری ئەنجامداوە لە هەمویانە سەرکەوتوو بووە ئەوەی ئەمڕۆ ڕوویدا بۆ یەکەم جارە لەم جۆرە فڕۆکە ئەکەوێتە خوارەوە لە جەنگە ئەویش لەکوێ لە ئێران و لە ناوچەکانی باشووری خۆراوای ئێران F-15 وەکو باسم کرد بەتابەتی ئەم جۆرەیان کە F-15E پێوترێت لە ساڵی 1989 بۆ یەکەم جار خراوەتە بواری سەربازی بەڕەسمی چۆدە خراوەتە بەردە سوپای ئەمریکا تەنها ئەمریکا لەم جۆرە فڕۆکەی هەیە بەڵام وەشانی دوای ئەمەشمانەیە کە فڕۆکەی F-15X Eagle ئەم فڕۆکە کە پێوتێت F-15E یا Eagle واتە فڕۆکەی F-15 هەڵۆ ناوەکەی لەواتۆ کە توانایەکی باشی لە شەڕ و ڕوبەڕبوونەوەیە جگە لەوەی کە لە دروستکراوی ئەمریکا و کۆمپانیای بۆینگ دروستی کردووە بەڕێزان ئەم فڕۆکە لەلایەن کۆمپانیای بۆینگەوە دروست کراوە و جگە لەوەی کە لەلای ئەمریکا هەیە چەند مۆدێلێکشی بۆ وڵاتانی تر دروست کردووە بە تایبەتمەندی خۆیان واتە هاوشێوەی ڕێک ئەو F-15 کە لەلای سوپای ئەمریکایە لەو وڵاتانی کە ئەم فڕۆکەیان کڕیوە لە ئەمریکا بریتین لە وڵاتی ژاپۆن وڵاتی سنگافورە و قەتار و ئیسرائیل عەربستانی سعودیە لەم جۆرە فڕۆکانێ بەڵێ دەچینەوە لای دیمەنەکان بەڕێزان دوایەوەی کە باسی فڕۆکەمان کرد کە تایبەتمەندەکەی چۆنە و لەکوێ کەوتوتە خوارەوە دوایەوەی کە هەواڵەکان تەئەکیدیان کردەوە لەوەی کە فڕۆکە کەوتوتە خوارەوە سوپای ئەمریکا دەستی بە ئۆپەراسیۆن کرد بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانەکان چونکە ئەم فڕۆکەیە دوو فڕۆکەوان لە خۆگرێت فڕۆکەوانی سەرەکی لەگەڵ یاریدەدەرەکەی کە کۆپایلتە ئەلبەتە دوایەوەی کە فڕۆکەیەک تێکەشکێ یاخود بە هۆکارێکی تەکنیکی ئەکەوێتە خوارەوە تایبەتمەندی فڕۆکەکە بۆ جۆرەیە کە فڕۆکەوانەکان دەتوانن خۆیان فڕە بدەن دواتر لە ڕێگەی پەڕەشوتەوە دابەزن بۆ ئەوەی کە لە ڕووداوەکە بە سەلامەتی ڕزگارن بێ ئەو با بڵین کوشتنی فڕۆکەکە یا شوێنی دانیشتنی فڕۆکەوانەکان بە جۆرێکە کە بە پێوتری ئیجێکشن واتە ئەتوانن بەڵێ ئەوەی کە دەبینن ئەوە دیمەنەکەی دیمەنی با بڵین کوشتنی فڕۆکەکە ئەوەی کە فڕۆکەوانەکان لەسەری دانیشن ئەم تایبەتمەندەکان بەو جۆرەیە کە دەتوانن فڕۆکەوانەکە پاڵ بنێن بۆ دەرەوە فڕی بدەنە دەرەوە فڕی دەنە ناو بۆشایی ئاسمان
بۆ ئەوەی دواتر لە ڕێگەی پەڕەشوتەوە دابەزن و ڕزگاران بێ بە سەلامەتی. ئەو دوو فڕۆکوانە دوای ئەوەی کە خۆیان ڕزگار کردو و خۆیان هەڵداوەتە خوارەوە دیار نییە کە لەکوێ بە دیاریکراوی و چۆن نیشتونەتەوە، بەڵام دیارە دوای ئەوەی کە وەکو باسەکرێ لۆکیشن واتە ئەو شوێنی کە لی دابەزی و نردویانە بۆ سەر و خۆیان بۆ سوپای ئەمریکا بۆ بنکە سەربازەکان. تامان ئەم فڕۆکە F-15 بنکەی ئەو بنکەی کە لێ ئەفرێن لە وڵاتی ئوردنە و لە وڵاتی بەریتانیاشەیە، بەڵام دیارە بۆ ئەم جەنگەی ئێستا کە لە خۆڕەڵاتی ناوەڕاستی لە ئێران زۆرتر لە ئوردنەوە فرن. باسی ئەوم کرد کە فڕۆکەوانەکان لۆکیشنە نردووە، ئۆپراسیۆنەکە دەستی پێکرد بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانەکان تاوەکو ئێستا دانەیەکیان ڕزگار کراوە، بەڵام ئەویکیان دیار نییە کە چی بەسەراتووە. بۆیە بەڵێ زۆر باش باسم لەوە کرد کە دوای ڕزگارکردنی فڕۆکەوانی یەکەم تاوەکو ئێستاشی لەگەڵا بێ فڕۆکەوانی دووەم چارەنووسی دیار نییە و لە بەرامبەر هەوڵەکانی سوپای ئەمریکا بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانەکان بێگومان سوپای پاسداران و هێزەمەنیەکانی ئێرانی دەستیان بە ئۆپەراسیۆن کرد لە ناوچەکە بۆ دۆزینەوەی فڕۆکەوانەکە بە تایبەتی ئامانجی گەوریانەوە بوو یا بەردەوامە ئامانجەکە گەتوان فڕۆکەوانی دووەم بدۆزنەوە بە زیندوی دەبێتە دەستکەوتێکی گەورە و خەڵاتێکی مادی گەورەشیان دیاری کرد کە باسەکرێت کە 10 ملیار تمەن ئەگەر هەڵانە بن بڕێکی زۆر لەو پارەیان دیاری کردووە بۆ خەڵکی ناوچەکەی هەر کەسێک بتوانێت فڕۆکەوانەکە بدۆزێتەوە یا زانەری لەبارەوە بەڵێ بەڕێزان ئەو دیمەنە زۆر سەرڕاکێشە. ئەمە دیمەنی ئەو دوو هێلیکۆپتەرەیە کە بەشدار بوون لە ئۆپەراسیۆنەکەیە بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانەکان، دوو هێلیکۆپتەری جۆری بلاک هەوکن. ئەم دوو جۆرە هێلیکۆپتەرەش لەو هێلیکۆپتەران کە زۆر پێشکەوتون دەتوانن هەم هێرشی زەمینی ئەنجام بدەن و هەم ڕەشاش و ئەویان لێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاسمانی بەکاربێنێن و هەم بۆ گواستنەوەی سەربازی کاتێککە بەم ناوچاتی ئەپەڕن لە دیمەنەکە دەبینن چەند کەسێکە دەوترێت ئاسمانی ئێران هێندە چۆڵ بێ هێندە بێ بەرگری بێ ئەو فڕۆکە F-15 چۆن خراە خوارەوە. لەبارەی ئەوە دیار نییە تاوەکو ئێستا کە فڕۆکە چۆن خراوەتە خوارەوە نە ئێران نە ئەمریکا تاوەکو ئێستا وردەکارەکەی بە تەواوەتی باس نەکراوە بە هۆکاری کێشەی تەکنیکی کەوتۆتە خوارەوە یاخود لە ئەنجامی پێکان و لێدانە کەوت بێتە خوارەوە، بەڵام بۆچوونی باو ئەوەیە کە پێکرا بێ بە تایبەتی ئەو فڕۆکە F-15 دوو ئەرکی دەتوانێت دوو ئەرکی سەربازی ئەنجامدا. ئەرکێکیان ئەرکی ئاسمانی و ڕوبەڕووبوونی فڕۆکەی لە ئاسمانە کە ئەمایان لە ئێستادا بەردەست نییە بۆ لەبەرەوەی کە دیارەکە سوپای پاسداران یا سوپای یاخود فڕۆکەی لە ئاسمانە نێتاوەکو جەنگ و ڕوبەڕووبوونەوە لەگەڵم فڕۆکانەی ئەمریکا بکەن. زۆرتر ئەرکێم فڕۆکانە لە ئێستادا بۆ بردومانکردنە بۆ سەر ئامانجە سەربازیەکان، بەڵام وەکو باسەکرێن فڕۆکە ڕەنگە بە نزمی سوڕابێتەوە واتە F-15ەکە بە نزمی فڕیبێ بۆ یەکرابێتە ئامانج، چونکە لە ڕاستیدا بەڕێزان شتێکی تر ئەمە یەکەم فڕۆکە نەبوو ئەم ڕۆکەوتە خوارەوە. دواتر ئاژانسەکانی هەواڵ لە ئێران باسییان لەو کرد کە فڕۆکەیەکی دیکە بە تایبەتی وتەبێژی بارگای خاتەمولئەنبیا ئیبراهیم زولفەقاری باسی لەوە کرد هەواڵێکی تری ڕاگەیاند کە فڕۆکەیەکی دیکەشان لە نزیک دوورگەی قیشم لە نزیک گەروی هورمز خستوەتە خوارەوە. ئەوە بێتە دووەم حاڵەتی خستنە خوارەوەی فڕۆکە لە ڕووداوەکانی ئەمڕۆ لە هێرش و بردومانەکانە. ئەو فڕۆکە میدیا ئەمریکەکان باس لەوەکەن کە خراوەتە خوارە فڕۆکەی دووەم لە جۆری ئیتێن واتە ئیژمارەدا ئەوەی کە بە بەرازی کێوی ناسراوە. ئەو فڕۆکەیان زۆرتر بۆ پشتیوانی لە هێزی زەمینی و بردومانکردن بە ڕەشاش بۆ سەر زەوی و کردنە ئامانجی بنکە و بارەگا و هێزی زەمینی بەکارێنرێ. ئەو فڕۆکە پێشتر چەند جارێک دیمەنەکانیمان بینی لە عێراق کە بنکە و بارەگاکانی حەشدی شعبیانە کردە ئامانج. ئەوەی دووەمیان کە ڕاگەیەنرا خراوەتە خوارەوە. تامان وتەبێژی بارگای خاتەمولئەنبیا باسی لەوە کرد کە فڕۆکەکە لە نزیک دوورگەی قیشم لە باشووری ئێران پێکرا و خراوەتە خوارە و کەوتوتە نێو ئاوی کەندا و ژێرا و کەوتووە، بەڵام میدیاکانی ئەمریکاڵێن سەر ڕاوی کە باس لەوە کرا بەڵێ فڕۆکەکە پێکرا و کەوتوتە خوارە، بەڵام سەرنشینەکان یا فڕۆکەوانەکانی ڕزگار کراون. ئەمەی کە دەیبینن ئەو دیمەنی کە لە بەرچاوتان بوو دیمەنی پێدانی سوتەمەنی بوو لەلایەن فڕۆکەیەکی ئەمریکی لە جۆری کەیسی 130 ئەو جۆرە فڕۆکە ئەرکیان پێدانی سوتەمەنیە بە فڕۆکەکان لە ئاسمانە بەتایبەت فڕۆکە سەربازەکان، بەڵام ئەمڕۆ دیارە بەوەی گرنگی ئەم ئۆپەراسیۆنەوە هاوڵی هێلیکۆپتەرە ئەمریکیەکان بوون کە ئۆپەراسیۆکان ئەنجامەدا بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانەکان. دیارە سوپای ئەمریکا مەبەستی بوو فڕۆکەوانەکان ڕزگار بکە نەکەونە دەست سوپای ئێران یا هێزەمنیەکانی ئێران
ئەو هێلیکۆپتەری کە دەبین لە جۆری بلاک هەوکە بەڵێ ئەوە دیمەنەکەیە کە بنزین وەرەگرن هەردوو هێلیکۆپتەرەکە لە فڕۆکە ئەو فڕۆکی کە ئەرکێڵگرتنی سوتەمەنی پێدانی سوتەمەنیە ئەو هێلیکۆپتەرە وەکو باسم کرد هێلیکۆپتەرێکی پێشکەوتووە توانای هەڵگرتنی 9 کەسیان 9 سەربازی هەیە بە تەواوی پێداویستەکانی جەنگەوە و هێلیکۆپتەرێکە دەتوانێت بردومان بکە. ئەمە دوایین قسە و باس و زانیاریەکان بوون لەبارەی ئەو ڕووداوی ئەمڕۆ ڕوویدا کە سەرەتا خستە خواری فڕۆکەیەکی F-15 بوو پاشانیش فڕۆکەیەکی دیکەی هاتە سەر کە ئەویش ئەیتێن بواتە ئەیژمارەدا و جگە لە هەواڵی خستە خوارەوەی ئەم دوو فڕۆکەیە ئەم شەو هێرش و بردومان بەردەوام بوو بۆ سەر تاران و شارەکانی تر پێشتر بە دیمەنەکانمان بینی قسەمان لەسەر کرد بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچینە تاران لەوێ سامان سلێمانی پەیامنەری کورسات نیوزمان لەگەڵایە سامان سڵاو لێ بێوم کاتت باش بە هیوای پارێزراوی و سەلامەتیتان دەمەوێت بۆ ئێمە بینەرانی باس بکەی لە ئێستادا ڕەوشی شاری تاران و ئێران بەگشتی چۆنە هیچ هێرش و بردومانێکی تازە بۆ سەر شاری تاران هەیە؟ نازانم گوێت لە دەنگی من هەیە یانە؟ بەڵێ سامان گوێمان لە دەنگی تۆیە گەر تۆ گوێت لە دەنگی ئێمە بێ پرسیارەکەم ئەوە بوو کە دوایین زانیاری لەبارەی ڕەوشی تاران و ئێران بەگشتی چۆنە هیچ هێرش و بردومانێکی تازە هەیە؟ تقریبا سەعات و نیمە پێش ئێستا کۆمەڵی هێرشی تازە کرایە سەر تاران کە بەڕاستی لە ڕووی نزمی فڕۆکەکان و نزیکبوونیانەوە لە زەوی و دەنگی تەقینەوەکان ئەتوانم بڵێم بێوێنە بوو لە یەکمانگی ڕابردووە لە 5 هەفتەی ڕابردووە زۆرتریش باکووری ڕۆژهەڵاتی شارەکە بە ئامانجگیرا کە دەنگێکی زۆریان هەبوو بەشێکی زۆری تەقینەوەکانیش شاخ و کێوەکانی باکووری تارانی کردە ئامانج کە دەنگی تەقینەوەکەی زۆر بە زەختی ئەبیسراوە لە هەموو تارانیش هەستی پێکرایەنە لەرینەوەی ماڵەکان و دەنگی تەقینەوە تەنانەت من کە لە ڕۆژاوای شارەکەم بە جوانی هەستم پێ کرد و ئەم بیست تەنانەت هەستم کرد سەرەتا کە نزیکە لێمانەوە بەڵام دوایی کە پرسیارمان کرد و بە دووادا چوومان کرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینیمان لە باکووری تاران بووە ئەو تەقینەوانە ئەمە دوایین ڕووداوی ناوشاری تارانە هاوکات کە ئەمڕۆ چەند جارێکی تریش دەنگی تەقینەوە لە شوێنە جیاوازەکانی تاران بیسرا بەڵام ئەوەی ئەمڕۆ ئەم شەو ئەتوانم بڵێم لە هەمویان جیاوازتر بوو هاوکات لەناو خۆی ئێرانیش باسی ئەو فڕۆکە ئەمریکیانە کە ئەمڕۆ بە ئامانجگیراون باسێکی گەرمەوە بە ڕۆژێکی گرنگی ناوە بن لە ناوخۆی ئێران کە توانیویانە ژمارەیەک فڕۆکە لە جۆرە جیاوازەکان لە ئەمریکا بکەنە ئەمریکایی لە ئاسمانی ئێران بە تایبەت لە ئەوەی کە هێشتا یەکێک لە فڕۆکەوانەکانی نەدۆزراوەتەوە بە دەستکەوتێکی گەورە ناو ئەبرێت و باسی لێوە بەڵێ سامان باسیەوەت کرد کە هێرش و بردومانەکانی ئەم شەو کاریگەرتر و گەورەتر بوون یاخود فڕۆکان بە نزمی فڕیون ئەمە ئاماژەیە بۆی کە بەرگری ئاسمانی لە تاران لاواز بوو بێ یاخود باڵادەستی سوپای ئەمریکا و ئیسرائیل لە ئاسمانی ئێرانە سەلمێنێ لە کاتێکا ئێمە ڕووداوی پێچەوانە و دیمەنی پێچەوانەمانەیە کە خستنە خوارەوەی فڕۆکەیەکی F-15 و پاشان فڕۆکەیەکی ئەیدە و زانیاری زیاتریش لەبارەی خستنە خوارەوەی درۆنەکان هەیە کە دواتر دەرفەتە بوو من باسێکم بەڵام دەمەوێت لەسەرەوە قسە بکەین ینی گەورەبوونی بردومانەکان نزمبوونەوەی فڕۆکان هیچ ئاماژەیەکی نوێ دەن ڕاستیەکەی ئەوەیە کە ئەم شەو جیاوازیەکی تریشی هەبوو جگە لە دەنگەکە و جگە لە ئەوەی کە نزم بوون ئەویش ئەوە بوو کە ژمارەیەکی زۆر فلێریان بەکارێ زانی کاتێک کە فلێر بەکارهێنن بۆ گێجکردن و خۆ دەرباسکردنە لە سیستمی بەرگری بەردەوام ئیشی ئەکرد بەڵام ئەزانی لەسەر ئاسمانی شارەکان سیستمی بەرگری سنووری زیاترەوە کەمتر ئەتوانێت کۆمەڵەشت بەکاربێنە کە بۆ نمونە لە ناوچەکراوەکان لە ئەو شوێنانەی کە خەڵکی مەدەنی کەمتری تایە بە ئاسانتر بەکاردێ بەڵام خوێندنەوە زۆرە بۆ ئەوەی کە بۆچی ئەمڕۆ ئێران توانیوێتی بە پێچەوانەی 35 ڕۆژی ڕابردوو زیاتر لە هەمیشە فڕۆکەی ئەمریکایی بکاتە ئامانج بە تایبەتەوە کە ئاماژەمپەتا لە ناوچەیەکی دیاری کراو خوێندنەوە زۆرە بەڵام بەڕاستی وەڵامەکەی نازانین چییە و چەندین خوێندنەوەی جیاواز هەیە و ئەمەش ئەوترێت تەنانەت ئەگەری هەیە بێتە هۆکاری ئەوەی کە لە ڕێوی شەڕەکە گۆڕانکاری دروست بکات. زۆر باشە سامان لەبارەی خستنە خوارەوەی فڕۆکەکان
کەمێک بەر لەوێ من بێمە ستۆدیۆ دوایین هەواڵ ئەوە بوو کە میدیاکان ئەمریکا باسییان لەوە کرد کە تیمە ڕاوێژکارەکانی دۆناڵد ترامپ ئەمڕۆ بەردەوام زانیاری و ئەپدەیتی نوێیان لەبارەی هەواڵی خستنە خوارەوەی فڕۆکەکە بە تایبەتی F-15 کامە هەواڵێکی گرنگ و دەگمەن بۆ ئەمڕۆ لە جەنگەکەی ڕوویدا بە دۆناڵد ترامپ داوە تاوەکو دوجار دۆناڵد ترامپ خۆی تاکیدی لەوە کردەوە بە ڕسمی ڕایگەیان کە باسی لە خستنە خوارەوەی فڕۆکەکە کرد بەڵام بە جۆرێک باسی کرد کە خستنە خوارەوەی فڕۆکەکە کاریگەری لەسەر ئاراستەی دانووسانەکان نابێ. لە بەرامبەریشە محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران ڕاگەنداوی هەبوو لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاوی کردەوە بە توانجەوە باسی لەوە کرد کە دۆناڵد ترامپ و ئەمریکا بۆ گۆڕینی ڕژێم هاتنە ناو جەنگەکە بەڵام لە ئێستادا ئامانجی گەورەیان بۆ بە دۆزینەوەی فڕۆکەوانێک. مەبەسمە لەبارەی دانوستانەکان ئەوەی کە دۆناڵد ترامپ زۆر جار باسێک کاوتە ئەکیدی لێ کاتەوە ئەمە خواستی دۆناڵد ترامپی هێندە دووبارەیە کاتەوە بۆ ئاگربەست و دانوستان یان ڕەنگە ژێربەژێر شتێکە بێ کە هێشتا لە قۆناغی چاوەڕوانیە بێ زانرێ ئەتوانرێ ڕێکەوتن و ئاگربەست لە نێوان هەردوو لابکرێنە. دوو خەبەری تازە هات ئەمڕۆ ئاراسیێکی ئەوە بوو کەوتیان ئەو دانوستانی کە بە ناوبژیوانی پاکستان ئەکرێشکستی هێناوە لەبەرەوەی کە ئێرانیەکان ئامادە نەبوون مەرجەکانی دۆناڵد ترامپ و ئەمریکا قبول بکەنە و 15 خاڵی کە باسکرا بوتیان ئەو بابەتە کۆتایی هاتووە بەڵام خەبەرێکی تر بڵاو بووەوە ئاژانسی فارس تقریبا 2 ساعت پێش ئێستا بڵاوی کردەوە بە شێوەیەکی تایبەت و ئێستا بینیم ڕۆیتەرزیش هەمان هەواڵی بڵاو کردوێتەوە ئەڵێن کە دوێنێ ئەمریکایەکان لە ڕێگەی وڵاتێکی ناوچەکەوە ناوی وڵاتەکە نهاتووە لە ڕێگەی وڵاتێکی ناوچەکەەوە داوای 48 کاتژمێر ئاگربەستی کردووە وتویانە شەڕەکە ڕابگیرێ بەڵام ئێرانیەکان ئەڵێن ئێمە نەتەنها بە نووسرا و بە قسە وەڵامی ئەو پێشنیاری ئەمریکامان نەداوەتەوە بەڵکو بەکردەوە لەسەر ئەردی واقع بە هەناردەکردنی موچەکی زیاتر بەرەو ئیسرائیل و پێگەکانی ئەمریکا لە ناوچەکە وەڵامی داواکاریەکەی ئەمریکامان داوەتەوە ئەمان خوێندنەوەی ئێرانیەکان و ئەو سەرچاوەیە کە قسەی بۆ ئاژانسی فارس کردووە ئەڵێ کە خوێندنەوەی ئێمە ئەوەیە کە دوای ئەوەی کە ئەو پێگەی ئەمریکامان لە کویت لە یەکێک لە دوورگەکانی کویت کردە ئامانج ئەمریکایەکان ئەیانەوە ئاگربەست ڕابگەێنن و لانیکەم بۆ ماوەی دوو ڕۆژێک داوای ڕاگررتنی شەڕەکەیان کردووە هەواڵێکی تریش هەیە ئەویشەوەیە کاڵێن دوای ئەوەی کە ئەو هەوڵەی پاکستان شکستی هێناوە تورکیا و قەتەر بڕیار بووە کە جێگرەوەی پاکستان بن هەوڵەکانیش لە ئارادایە بەڵام قەتەر قبولی نەکردووە کە بێتە سەرۆک یا پێشەوەی ئەو هەوڵانە بۆ ئاگربەست پێشتریش هەواڵێکی وا هەبوو هەفتەی پێشوش تەنانەت وتیان ئەو کاتێک کە قەرار بۆ چەند وڵاتێک پێکەوە هەوڵی ناوبژیوانی بدەن قەتەر ڕایگەیاندووە من نامەوێت بە شێوەیەکی ئاشکرا ئەو لەو هەوڵا بەشدار بوون بەڵام لە پشتەوە دەم ئەگەر کارێکم لە دەست بێت و هەنگاوێک لەلایەن ئێمەوە بنرێ و ئێستا ئەوترێت کە تورکیا هەوڵی ئەوەداوە تەنانەت پێشنیاری ئەوەی کردووە کە ئیستانبول یا دوحە بکرێتە شوێنی کۆبوونەوە بەڵام ئەمەش ئەتوانێت هەڕادێ ڕاست بێت چونکە ئەمڕۆ بینیمان دیسان پەیوەندیکی تەلەفۆنی لە نێوان وەزیرانی دەرەوەی ئێران و تورکیایشە بڵاو بۆ هەرچەند وردەکاریەکەی بە شێوەیەکی تر ڕاگەیەندرا بەڵام دیارە ئەم هەوڵانە بۆ شێوەیە لە ئارادا هەیە و سامان بەڵێ بە دڵنیایەوە ئەو هەواڵە و ئەو هەوڵەش هەیە کە تورکیا و قەتار هەوڵێکی نوێیان دەست پێ کردو دوایەوەی کە دانوستانەکان لە ڕێگەی پاکستانەوە نەگەیشتە ئەنجام وەکو دەوترێت کە پاکستان ئەمریکا ئاگادار کردوتە لەوەی کە ئێرانەکان پێش نیازە 15 خاڵەکەی ترمپیان قبول نەکردو ڕەتیان کردوتەوە تورکیا و قەتار هاتوونەتە سەر خەت هەرچەنە ئەوەش بڵاو کراوە کە قەتار ئەم دەست پێش ڕەنگە لەسەر خواستی تورکیا لەسەر داواکاری تورکیا بێ قەتار ئەمەی قبول نەکردو یاخود تاوەکو ئێستا ئەم دەست پێشخەریە بۆکو پێویست لای قەتەرەکان نەچۆتە پێشەوە ڕەنگە دیارە هۆکاری نیگەرانی قەتەرەکان ئەوە بێ کە لەلایەن ئێران و چەندین جارکراون تا ئامان چەرچەنە لەم ڕۆژانەی دواییە دیارە کێرش و بردومانەکان بۆ سەر قەتار کەم بوونەتەوە ئەوەش لە هەندێک لە میدیا و لە شارەزایان باس لەوەکەن کە قەتەرەکان ڕەنگە ژێربەژێر لەگەڵ ئێرانەکان گفتوگۆ و دانوستانیان هەبێ بۆیە قەبارەی هێرشەکانی ئێران بۆ سەر قەتەر کەم بۆتەوە هاوپێچ یاخود وابەستەی قسەی کە تۆ کردی بەڵێ جگە لە پەیوەندی تەلەفۆنەکەی نێوان وەزیرانی دەرەوەی هەردوو لە ئێران و تورکیا ڕەنگە تورکیا لە قەتەر بێهیوا بوو بێ بۆ یەک ئەم شەو چەند ساعتێک بە لێسا پەیوەندێکی تەلەفۆنی دیکە هەبوو لە نێوان ئاردۆغان و ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا ڕەنگە تورکیا بە دوای بەدیلا بگەڕێ بۆی هاوبەشێک بدۆزێتەوە بۆ نێوەنگیریکردن.
بەڵێ ڕاستە ئەوە دوای ئەوە دێکە ئەمڕۆ ئەزانین سەلەبیانی ئەمڕۆژ وەزیری دەرەوەی رووسیا باسی لەوە کردبوو کە ئێمە ئامادەین هەوڵی ناوبژیوانگیری و ئەگەر بێت و پەیامێکە بێ لە نێواندا ئاسان کاریە بکەین بۆ ڕێکەوتنی نێوان ئێران و ئەمریکا. هەوڵەکان لە ئارادا هەیە بەڕاستی و هەردوو لاش هەم ئەمریکا و ئێران ئەنجام و ئامانج و خواستی تایبەتی خۆیان هەیە بۆ ڕێکەوتن، یانێ هاوتەریب نین، بەڵام هەر کامێکیان ئەتوانێت کۆمەڵێ خواستیان هەوێ بۆ ئەوەی کە ڕێبکەون. بەڵام بابەتەکە ئەوەیە کە لەو پێشنیارە 15 ساڵیەی ئەمریکا و دواتریش وڵامەکەی ئێران کە 5 خاڵی لەخواگرت جیاوازیەکە یەکجار زۆر بوو. ئەم جیاوازیەوەی کردبوو کە بەڕاستی گەیشتن بە ڕێکەوتن زۆر زەحمەتەوە، زۆر لایانی شیوایان پێ نەبوو کە لەو قۆناغا و پێشنیارانە بە ڕێکەوتن بگەن. بەڵام لە ئێستادا خاڵێکی گرنگ کە هەیە ئەتوانم بڵێم ڕۆژانی داهاتووە دووسێ ڕۆژی داهاتووە بە تایبەت کە ئەوە چەند ساعتی لەوە پێشش دۆناڵد ترامپ دیسان بابەتێکی تری بڵاو کردێتەوە لەسەر نەوت، ئەڵێ تێپەی باشە نەوتەکە ڕاگرین و ئەمە پرسیاری زۆری دروست کردووە. ئێستا شەوترێ لە کۆشکی سپی کۆبوونەوەی باڵای ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا بە سەرۆکایەتی سەرۆکی ئەمریکا بەڕێوەچە ئەگەر ئەمریکا نەیەوێت یا گەیشتێ بۆ ئەنجامەی کە بەتایبەت دوای ڕووداوەکانی ئەمڕۆ کە ئەو ژمارەکەی ئەوترێ کراونەتە ئامانج گەیشتوێ بۆ ئەنجامەی کە ئۆپەراسیۆنی وشکانی ناتوانێت ئامانجەکانی بەدیبێنە و کاتە ئەتوانێت بابەتی ڕێکەوتن بابەتێکی جدیتر بێ بەتایبەت کە ئەمڕۆیش پێشترش لە کورسات بڵاو کرایەوە ئاماژەی پێدرا کە وتارێکی محەممەد جاوادی زەریفیش لە ڕاگەیاندنەکانی ئەمریکا لە ڕۆژنامەیەکی ئەمریکی بڵاو بووە کە باس لە ڕێکارەکانی ڕێکەوتنەکە هەرچەند ئەو هیچ بەرپرسیارەتێکی فەرمینیە لە ناوخۆی ئێران، بەڵام بەپێ ئەو ناسینەی کە ئێمە لە کەسایەتی زەریف هەمانە ئەگەرێکی زۆر کەمە بێ ڕاوێشکردن و بێ مۆڵەت و ئیجازە وتارێک ئاوا گرنگ و پڕ لە وردەکاری بڵاو کردبێتەوە. بۆیە ئەبێ بەڕاستی چاوەڕوانی ڕووداوەکانی ڕۆژانی داهاتوو بین و بزانین ئەمریکا ئەونا خواستی ئەبێ بۆ ئەوەی کە لەم قۆناغا ڕێکەوتنکایانە بەتایبەت کە ئەوەی ئێران تا ئێستا لانیکەم دوای 35 ڕۆژتوانیەتی دەسەڵاتی خۆی بەسەر گەری هۆرموزا هەروە بسەپێنێت و ڕای بگرێت و ئەمەش بە دەستکەوتێکی گەورە بۆ خۆی تۆماریەکە کە پێی وایە ئەتوانێت لەم ڕێگەوە لانیکەم کۆمەڵی لە مەرجەکانی خۆی بسەپێنێت. بەڵێ زۆر باشە. سامان سلێمانی پەیامنەری کورسات نیوز لە تارانەوە لەگەڵمان بووی. ماندوو نەبن، لە شتان ساغ بێ و بە هیوای سەلامەتیتان. بەڵێ بەڕێزان لە تارانەوە دەچینە بەغدا بۆ لای محەممەد عەبدوڕەحمان پەیامنەری کورسات نیوز بزانین لە بەغدا چی تازێ. بەڵام بەر لەوەی سڵاو لە محەممەد بکەم و بچینە بەغدا، پەیامنەری کورسات نیوز لە هەولێرەوە ڕایگەیان کە دەنگی تەقینەوە بیسراوە. هاوکارانم لە کۆنتترۆل ئەگەر بە دووادا چون بکەن بزانین لە هەولێر دەنگی تەقینەوە هەبووە. دیارە هەموو شەوێک ئەم دیمەن و تەقینەوانە ئەم دەنگانە دووبارە بنەوە کە کاتێک بەتایبەتی درۆنەکان ئاڕاستەی شارەکان هەرێمی کوردستان و بە دیاریکراوی هەولێر زۆرتر ئەکرێ لەوێ سیستمی بەرگری تێکیان ئەشکێن لە ئاسمان و دەنگی تەقینەوەی گەورە دروستەکەن. ئەگەر محەممەد سڵاو لێبێ دەچینە بەغدا لێ قسە لەگەڵ محەممەد دەکەین. محەممەد عەبدوڕەحمان پەیامنەری کورسات نیوز لە بەغداد. محەممەد سڵاو لێ بێم کاتت باش. لە بەغدا ڕەوش چۆنە؟ ئەم شەو ڕەوشی بەغدا چۆن بوو؟ هێرش و بردومانی تازە هەبوون؟ بە شێوەیەکی گشتی باسی ڕەوشی بەغدامان بۆ بکەین. بەڵێ ئارازەم کاتت باش. ئەتوانین بڵێن لە سەرەتا یەکەم ڕۆژی جەنگی نێوان ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێران، یعنی ئەتوانین بڵێن یەکێک ئەم شەوی بەغدا زۆر جیاوازە لە شەوانی ڕابردوو، بەڵام نازانین بۆ داهاتوو چۆنە بێت، چونکە عەرەب وتەیەکی ئەڵێ ڕەنگان بێدەنگیە بەر لەگەر دەلول بێ، چۆنە دەڵێن ئەڵێ هدوء ما قبل العاصفة، یعنی ئەم بێدەنگیە ڕەنگام ئارامیە پێشوەختەیە پێشی زریانێک پێ دوایمە گەردەلولێک بەدوایەوە خۆیەوە بێنێ. ئەوەی هەیە لە بەغدا ئەمڕۆ تەنها یەک جارێک بردومان هەبووە کراوەتە سەرناوەندی دیبلۆماسی ئەمریکا لە نێوفڕۆکەخانەی بەغدا و دوو درۆن بووە. دوو درۆنەکە یەکێکیان لە ئاراستەی پارێزگای دیالەوە ئاراستەکراوە، ئەوەی دیکەش لە ناحیەی سوێرەوە، یەکێکیان تێک شکێنراوە، ئەوەی دووەمیش تاکو ئێستا نازانرێت لەکوێیە، بەڵام زانیاری ئەوە هاتبوون. ئەمانە زانیاری تایبەتن کە دەیخەمەڕووە. تەنانەت ئەو درۆنێشی کەوا ویستێتی ئامانجەکە پێکێت لەسەر ئاسمانی فڕۆکەخانەی بەغدا لەلایەن سیستمی سیرام بەرپەرزراوەتەوە تاقێنراوەتەوە و هەندێک زانیاری تایبەت هەیە ئاراس ئەمەوە بخەمەڕۆ ئەوەیە کەوا لە نێو فڕۆکەخانەی بەغدا ئێستا هێزێکی یعنی ژمارەیەکی کەم ئەمریکی لە نێو بنکەی ڤیکتۆریا هەیە لە نێوە ناوەندی دیبلۆماسیەکایە و مەبەستیان پاراستنی ئەو ممتەلەکات و باڵەخانە و
و ئەو پێداویستیانی کەوا تایبەتن بە هێزەکانی ئەمریکا کەوا بنکەکەیان بەجێشتۆ ئێستا هێزێکی ئەمریکی لەیە کە پێشتر تەواوی هێزەکانی ئەمریکا لەو ناوەندا پاشەکشیان کرد و بەڵام ئێستا بەشێکیان گەڕاونەتەوە پێڵێن شەڕکەریش قیتالیشن و زانێرێکی دیکەش ئەمەوی خەمەڕۆ ئەوەیە کەوا چاوەڕێ دەکرێت لە ناوڕاستی ئەم هەفتەیەدا ئاراس دەستگای هەواڵگری عراق بەشێک لە ئەوانی کات سەر بە سەرۆکوەزیرانی عراق بەشێک لە سەرۆکاتی کۆمار و لەگەڵ فڕۆکەخانەی بەغدا و دەسەڵاتی دەڵێن سوڵتەی تەیڕان کەوا بەمجێڕەکانی وەزیری شارەوانەکان دەسەڵاتی گەشتی ئاسمانی عراقی بەدەستە کۆبنەوەیەکەکەن لەو کۆبنەوەیدا بڕیارەدەن بڕیاری کۆتایدن ئەخۆ فڕۆکەخانەی بەغدای نێودەوڵەتی بەگجاری دابخرێت یاخود بەم شێوە پچڕ بەم دەوامەکەمە بەرداوامی پێ بدرێت چونکە من زانیاری تایبەتم دەستکەوتووە بەر لەوەی بێمە لایڤەکەەوە لەگە سەرچاو کتاب لەن فڕۆکەخانەی بەغداوە قسەم کرد باسی لەو کردکەوە فڕۆکەخانەی بەغدا ئێستا کارمەندەکانی کەم کراونەتەوە ئەو مۆزەفانی کەوا چەند شوێنێک 5 کارمەندیان دانابوو ئیسە 2 کارمەندەوە ئەو شوێنێکەوە 3 کارمەند داوامیەکری 3 کارمەند داوامەکە و داوامی ڕۆژانەیان کەم کراوەتەوە و تەناهەنت بڵین بەشێک لە ئەوانەی کەوا پێڵین دارە زیافە بۆ میوانداریکردن ئەو میوانانی کەوا دێنە لای سەرۆکوەزیریان خود سەرۆک کۆمار و دەستگای هەواڵگری عراق کارمەندەکانی لەوێ تەنها فڕۆکەخانەکە چۆڵ و هۆڵە و کەسی تێدا نییە و بەشێکی کەم تێدا داوام دەکات بۆیە چاوەڕێ دەکرد لە ناوڕاستی ئەم هەفتەیەدا کۆبنەوەیکی گرنگ فراوان لە نێوان ئەم چند لایەنە ئەنجام درێت و لەوێ بڕیاری کۆتایە درێت چونکە باز لەوە دەکرێت بەغدا ڕەوشی ئەمنی بەغدا بەرەو خراپتر دەچێت و تەنانەت ڕۆژنامە جیهانەکانیش لەوانەیە دەگەردیان ئەمڕۆ کە چاودێریم کردی بۆ راپۆرتێکی ئاماژە بۆ کردووە لە راپۆرتێکدا کە لە دوای خستە خوارەوەی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا لە ئێران ئەمە کاریگەری خراپش لەسەر بەغدا دروستەکە و ئەم شەو بەغدا هەرچەندێک کپا بەڵام چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا یعنی ئەم کپیە ئەم بێدەنگیە زیاتر گۆمەکە بشڵقێنێت و لایەک بەلایەکدا بکرێت و تەنانەت من زانیاریەوەشم دەستکەوتووە لە بەتابەتی ئەمڕۆکە لە کەرکووکەوە هاتم بۆ بەغدا ئاراس بەدەم ڕێکاوە یعنی ئەو بارگانی کەوا سەر بە حەشدی شعبین لە عەزێم لە دووس خورماتوو و لە خاڵس و تەنانەت کەوا داخلی بەغدا دەبیت سەرجەم بارگاکانی حەشدی شعبی چۆڵ کراون بە ئێواران تاکو و بەیانیان چۆڵەکرێن و تەسلیمی پۆلیسی ناوخۆ دەکرێن و ئەتوانین بڵین چەند کارمەندێکی یاخود چەند چەکدارێکی حەشدی شعبی لە بارگاکە دەمێننەوە ئەوەک ئەو سەرچاوی باسی کردوتیت هەر بارگای تقریبان 3 بۆ 4 چەکداری حەشدی شعبی تەرخان کرا بۆی ئەمنیەتی بارگاکە بپارێزن چونکە ترسیان هەیە معلوماتیان پێگەیشتووە کەوا سەرجەمە و بارگایانە دەکرێنە ئامانج لە لەناو فڕۆکەی جەنگی ئەمریکاوە بردومان دەکرێت بە شێوەیەکی گشتیەوەین بڵین ئەم شەو بەغدا زۆر کپا و یەکجار بردومان کراوە ڕاستە لە چەند پارێزگایەکی دیکە پارچە موشک کەوتۆتە خوارەوە بۆ نمونە لە ناحیەی حاتمیە سەر بە پارێزگای ساحەدین کە پێشترش خۆت ئاماژەت پێ کردووە ئەکید پارچەی موشکێک پاشماوی پارچە موشکێک کەوتۆتە خوارەوە و تەنانەت بڵین باروتی موشکێکیش لە ناحیە ئامری سەر بە قەزای فەلوجا لەوێش کەوتۆتە خوارەمانە هیچ زیانێکی ژانی نەبووە بەڵام چاوەڕێ دەکرێت ئیتر بەغدا خۆتە زانینەوە لە سەرەتای جەنگەکەەوە بە تایبەتی توانین بڵین سەعات 12 شەو بەدواوی تر بردومان دەست پێکە بە تایبەتی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا. بەڵێ محەممەد وەکوی کە تۆش ئاماژەت پێدا هەرچەند ئەم شەو بەغداد شەوێکی ئارامی تاوەکو ئێستا بەڕێ کردو بەڵام شارەزانیش باس لەوەکەن بێدەنگی تەنانەت دەگەر بە شێوەیەکی کاتیش بێ بۆ عراق ڕەنگە مەترسیەکانی ئەم جەنگە لەسەر عراق بە شاراوەیش بێ بەردەوامن بە تایبەتی لەسەر کەرتی نەوت و وزەی و لەسەر ڕەوشە سیاسیەکەی یعنی ئەو جموجوڵە سیاسانەی کە لە بەغدا هەیە بە ئاراستەیەکن کە تا ئێستا توانیوانە سەرکەوتوو بوون لەوەی کە عراق لە جەنگەکە بە دوور بگرن یاخود پێیان کۆنتترۆل ناکرێ گروپە چەکدارەکان لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی عراقن لەو بارەیەوە چی تازە ئەخوێنرێتەوە؟ ئاراز دوێنێکە کۆبنەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بووە کە تێیدا تا ڕادەیەک ئەمە بەلای شەقامی سیاسی عراقەوە جێی تێرامانە و سەر و سەمەریشە کە فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عراق لە کۆبنەوەکە ئامادە بووە بە پێ و زانیارە تایبەتانێکەوە دەستی من کەوتووە لەوێدا تاوتوێی ئەو گروپانە کراوە کەەوە پابەندی بڕیارەکانی حکوومەتی عراق نابن و ڕێنمایی و
بڕیار لە ئێرانەوە وەردەگرن و ئەمە بە ئاشکرا وتوانە وەکو کەتایبی سەید و شوهەدا وەکو نوجەبا ئەمانە بە ئاشکرا ڕوونیان کردوتەوە خۆیان یەکلا کردوتەوە کەوان بڕیار و فەرمان لە ئێرانەوە وەرەگرن بە هیچ شێوەیەک پابەندی بڕیارەکان و ڕێنمایەکانی حکوومەتی عێراق نابن بۆی لە کۆبنەوەکەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت یەکێک لەو تەوەرە گرنگانە کەوا قسەی زۆری لەسەر کراوەکەوە ئەوەی ئەم کەتایبانە ئەم فەسائلانە دەبێت یەکلایی بکرێنەوە تەنانەت فایق زێدان هەڕەشەوەی کردووە دەوتوێتی ئەبێ یەکلایی بکرێنەوە تەسوێش بکرێن چونکە ئەمانە بنە سەبەب بۆی عێراق زیاتر پەلکێشی نێو ئەو جەنگە بکرێت چونکە ئەبینین لە نێو خاشی عێراقەوە بەرژەوەندەکانی ئەمریکا لە کوێت لە ئوردن لە بەحرێن دەکرێنە ئامانج ئەمەش مەترسی لەسەر عێراق دروستەکەەوە تەنانەت زانیاری ئەوە شەیەکەوە ئەمریکیەکان فشاریان لەسەر حەمەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق دروست کردووە کەەوە ڕێگری بکات سنوورێک بۆ گروپە چەکداران دابنێ بەڵام گروپە چەکدارەکان پێشتر و ئێستاش و بۆ داهاتوش پێناچێت پابەندی بڕیارەکانی حکوومەتی و عێراق و سەرۆکوەزیرانی عێراق بوو کە شیاع سوودانی خودی خۆی فەرماندەی هێزە چەکدارەکانە. محەممەد عەبدوڕەحمان پامنەری کورسات نیوز لە بەغدادەوە سپاس لەگەڵمان بووی ماندوونە بن بە هیوای پارێزراوی و سەلامەتیتان. بەڵێ بەڕێزان لە بەغدادەوە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان دەچینە هەولێر لەوێ قارەمان جەوهەر پامنەری کورسات نیوزمان لەگەڵا قارەمان سڵاوت لێ بێوم کاتت باش دەوترێت لە بەغدا لە هەولێر کەمێک بەر لە ئێستا دەنگی تەقینەوەیەکی بەهێز بیستراوە زانیاری ئەوە لەو بارەیەوە چۆنە؟ بەڵێ ئاراستە کاتت باش کەمێک بەر لە ئێستا کە قسە لەگەڵ چۆ دەکەم دەنگێکی گەورە لە ئاسمانی هەولێر بیسترا بەڵام دیار نییە ئەم دەنگە تەقانەوەی درۆنە یاخود سیستەمی بەرگریە کە ینی لە ماوەی چەند شەوی ڕابردوش بە هەماشیەوە دەنگانە خەڵک جێبیستی بووە لە ئێوارەوە یاخود بە درێژایی ئەمڕۆوە کە لە دوای سەعات تاوەکو ئێستا هەولێر ینی یەکە لە ڕۆژتری ئارامترین ڕۆژەکانی بەڕێ دەکات بە تایبەت لە ماوەی یەک مانچی ڕابردوو کە هێرشە درۆنیەکان نەبوونە تەنهاوە نەبێت کە وەک باسم کرد کەمێک بەر لەگەڵ تۆ قسە دەکەم دەنگێکی گەورە نزیک فڕۆکەخانەی هەولێر هاتووە بەڵام تاوەکو ئێستا دیار نییە ئەم دەنگە تەقاندنەوەی درۆنە یاخود سیستەمی بەرگریە لەگەڵەوەش بەرەبەیانی ئەمڕۆ بەهۆی هێرشە درۆنیەکان لە هەولێر لە گەڕەکی کارێزان لە باداوەش بە هەمان شێوە ئەو دوو گەڕەکە نزیک یەکترینە دوو ماڵ دوو درۆن دەکەوێتە سەر ماڵەکانیان زەرەر و زیانی ێزگار زۆر بەر ماڵەکانیان دەگەێنێتن بەڵام ئەدی زەرەر و زیانی ژیانی نەبووە لەو دوو ماڵێک کە درۆنەکانیان بەرکەوتووە بەڵام ینی لە دوای سەعاتنەوە تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵێن هیچ درۆنێک و هیچ دەنجی درۆنیش لە ئاسمانی هەولێر نهاتوە دەنجی فڕۆکەی زەنجیش یاخود فڕۆکەش لە ئاسمانی هەولێر نەبیستراوە کە پێشووتر یاخود شەوان بە بەردەوامی دەنجی فڕۆکە دەهات لەسەر شەوی ڕابردوو بەڵام ئەم شەو تا ڕادەیەکی زۆر ئاسمانی هەولێر ئارام بوو تەنهاوە نەبێت یەک دەنجی تەقینەوەی گەورە هاتووە لە نزیک فڕۆکەخانە ئەویش دیار نییە درۆنە یاخود سیستەمی بەرگریەکە لە چەند شەوی ڕابردوش بە هەماشەوە ئەو دەنگانە خەڵک جێبیستی بووە لە بەشێکی زۆری گەڕەکەکانی شاری هەولێر. بەڵێ قارەمان جیاواز لە تەقینەوەکان و دووبارەبوونەوەی دیمەنی گوێبیستبوونی دەنگی تەقینەوەکان لە ئێستا لە سلێمانی بارانبارینێکی چڕ هەیە با بڵێن دەنگی هەورە بروسکێکی زۆر لە ئاسمان دەبیسرێ لە هەولێر ڕەوش چۆنە ڕۆژی کەشوا باشە؟ وڵای لە ئێوارەوە باشە ینی باران نابارێتن ینی کەشوایەکی خۆشە ئەگەر بە ڕۆژ بە ڕەنگە خەڵک زۆر بچووە دەرەوە بەڵێەوەی کە ینی ئاسمان بەشێکی زۆری ساماڵات بەڵام ینی لە دوای عەسر و ینی بەر لە ڕۆژ ئاوا بوون لە هەولێر بارانبارین بە خوڕ هەبوو لە چەند شوێنێک گرفتی هاتوچۆ بۆ خەڵک دروست بوو لە بەشێک لەو سەیرانگایانەی کە خەڵک ڕویان لە هەولێر دەکردەوە بە هەمان شێوە ئاسەنجی هاتوچۆیان بۆ دروست بوو لە ناوشاری هەولێر لە ژێر جسری سەیداوە یاخود پردی سەیداوە چوار ئۆتۆمبیل کەوتنە ژێر ئاو زیانیان پێگەیشت لە بەشێک لە گەڕەکەکان یاخود ئەو دوکانانەی لە بەشێک لە گەڕەکانی تێراوە و کوران هەیە بە هەمان شێوە مەترسی ئەوە دروست بوو کە دوکانەکانیان زیانیان بەربکەوێت بۆیە لە دوای ئەم بارانبارینە بەخوڕا لە هەولێر باران نەباریوە و ئێستا ڕۆژی هەولێر تا ڕادەیەکی زۆر کەشوهەواکەشی کەشوهەواکی خۆشە سارد نییە بای نایەتن و بارانیش نییە بە هەماشەوە زۆر باشە بە هیوای هەمیشە کەشێکی خۆش و ڕەوشێکی لەبار لە هەولێر و لە ناوچەکانی دیکەی کوردستانە بێ قارەمان جەوهەر پامنەری کورسات نیوز لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانێرەکانت ماندوو نەبن بە هیوای سەلامەتیتان بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین بۆ ڕووماڵکردن و قسەکردن لەسەر دوایین هەواڵ و زانیارەکان لەبارەی جەنگەکە ئەوەی کە ئێستا ڕاستەوخۆ لەسەر شاشەی کورسات نیوزەی بینن
دیمەنی ڕاستەوخۆی شاری تەلەڤیڤە. بەڵێ ئەمەی کە دەیبینێن دیمەنی شاری تەلەڤیڤە. ئەم دیمەنە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ ماوەی 24 سەعات دراوە بە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆی هەم ڕووماڵی جەنگەکە و هەم دیمەنی ڕاستەوخۆی شاری تەلەڤیڤە بێ. لە دیمەنەکە دیارەکە لە ئێستادا هیچ هێرشێکی موشکی بەدی ناکرێ و سەرڕای ئەوەی کە ئەمڕۆ و ئەم شەو سوپای پازاران چەند جارێک تاکیدی لەوە کردەوە کە هێرشی موشکی نوێیان بۆ سەر ئیسرائیل ئەنجام داوە. بەشێک لە موشکەکان لە چەند ناوچەیەک لە ئیسرائیل کەوتونەتە خوارەوە، بەڵام لە ئێستادا وەکو لە دیمەنەکە بین ڕاستەوخۆ هیچ دیمەنێکیان کەوتنە خوارەوەی موشک نابینرێ. ئەمە لە کاتێکە لە ناوچەکانی باکووری ئیسرائیل زەنگی ئاگدارکردنەوەی بەردەوام هەبووم شەو. ئەلبەتە ناوچەکانی باکووری ئیسرائیل ئێستا بۆتە زۆنێکی گەرمی جەنگ لە نێوان سوپای ئیسرائیل و حەزبوڵای لوبنان لە دوای دەستپێکردنی جەنگ و هێرش بۆ سەر ئێران. حەزبوڵای لوبنانی بۆ پشتیوانی لە ئێران لە ڕۆژی 2 مانگی ئازارەوە بەشداریکردنیان لە جەنگەکە ڕاگەیان. لەو کاتەوە تاوەکو ئێستا بەرەیەکی گەرمی جەنگ لە نێوان هەردوو لە بەردەوامە. سەرەتای جەنگەکە بە هەڵدانی موشک و درۆن لەلایەن حەزبوڵاوە بۆ سەر ئیسرائیل بە تایبەتی ناوچەکانی باکوور ئەوانەی کە نزیکن لە سنوورەکانی باشووری لوبنانەوە وەکو ناوچەی جەلیل و حیفا. ئەو ناوچانەی کە بە شێوەیەکی گشتی ناوچە سنووریەکانی نێوان هەردوولا بوونە ئامان جێرشەکانی حەزبوڵا لە بەرامبەر سوپای ئیسرائیل وەکوی بڵێ کە بە فرسەتی بزانە یاخود ئارەزوی بوو کە حەزبوڵا هەڵوێستێکی لەو شێوەی هەبێ بێتە ناو جەنگەکەەوە تاوەکو بتوانێت تووڕێی و خەشمی خۆی بەسەر حەزبوڵا ببارێنێ. کاردانەوەی توندی پیشاندا هێرشی قورسی بۆ سەر بنکە و بارەگاکانی حەزبوڵا لە بەیروت ئەنجامدا. بەڵێ تا ئێستاشی لەگەڵاوی بەتایبەتی ئەم شەو زەنگی ئاگدارکردنەوە لە ناوچەکانی باکوور لە حیفا و جەلیل زۆر بوون لەبەرەوەی حەزبوڵا موشکی ئاڕاستی و ناوچانە کردبوو. بەڵێ بەڕێزان دەچینە لای دیمەنێکی تر ئاوکارانم لە کۆنتترۆل باسم کرد کە دوای کەوتنە خوارەوەی فڕۆکە F-15ەکەی ئەمریکا ئێران خستنە خوارەوەی ئەوەی کە وتەبێژی بارگای خاتەمولەنبیا ڕایگەیان کە فڕۆکەیەکی ئەیتێن سەندەر بۆڵت ئەوەی کە بە بەرازی کێوی ناسراوە باسم کرد ئەم فڕۆکە بۆ زۆرتر بۆ پشتیوانی لە هێزی زەمینی بەکارێنێ بۆ بردومانکردن لە ڕێگەی ڕەشاشەوە. ئەمە دیمەنەکەی بەڕێزان کە دەیبینێن دیمەنی کردنە ئامانجێتی دیمەنی پێکانێتی لە ئاسمانە کە لەلایەن میدیاکانی ئێرانەوە بڵاو کراوەتەوە. باس لەوە کرێن فڕۆکە لە ناوچەکانی باشووری ئێران کراوەتە ئامانج بەهۆی پێکانیەوە ڕۆشتووە بەڵام لە کەندا و کەوتوتە خوارەوە. سوپای ئێران باسی لەوە کرد کە فڕۆکە کەوتوتە ناو ئاوی کەندا و ژێراو کەوتووە بەڵام لە پاڵەوەشا زانیاری هەیە کە هێرزێکی تایبەتی کۆماندۆی سوپای ئەمریکا بەهانای فڕۆکەوانەکەەوە ڕۆشتون و فڕۆکەوانەکەیان ڕزگار کردووە. ئەمەی کە دەیبینن دیمەنەکە سەرڕاکێشە ئەمە دیمەنی کردنە ئامانج و پێکانی فڕۆکەی بەڕێزان ئەتوانم ئەو هەواڵە گرێ بدەمەوە بە
هەواڵی پێشووتر کە لەسەر کەوتنە خواری فڕۆکە F-15 هەبوو کە لەو کاتە ئۆپەراسیۆن هەبوو بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانەکانی باس لەوە کرا میدیاکان ئەمریکا تاکیدان لەوە کردەوە ئەو دوو هێلیکۆپتەرەی کە بەشداریان لە ئۆپەراسیۆنەکەیە کرد بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانەکان کە تاوەکو ئێستا دوایین زانیاری ئەوەیە کە فڕۆکەوانێکیان ڕزگار کراوە بەڵام فڕۆکەوانێکیان هێشتا دیار نییە هەندێک میدیا باسان لەوە کرد کە فڕۆکەی ئەیتێنیش Thunderbolt بەشداری لە ئۆپەراسیۆنەکەیە کردووە وەکوتم ئەرکیان فڕۆکە زۆرتر بۆ پشتیوانیە لە کاتی دابەزینی هێزە لە کاتی هێرشی زەمینیە ئەمانە دەتوانن بە ڕەشاش بردومان بکەن هەرو کاتە دەنگۆ بڵاو بووە کە ئەو دوو هێلیکۆپتەری کە بلاکەوکن بەشداریان کردووە دانێکیان پێکراوە بەڵام دواتر میدیاکان ئەمریکا باسان لە زاری سەرچاوەکانی لێپرساوانی ئەمریکاوە کە هەلیکۆپتەرەکە بەڵە پێکراوە بەڵام زیانی کەوتوی پێ نەگەشتوە تیمەکەی ڕزگار تیمەکەی بە سەلامەتی گەڕاونەتەوە لە پاڵەوەشا باس لەوە کرا کە فڕۆکەی ئەیتێن بەشداری لەو ئۆپەراسیۆنەیە کردووە بەڵام دیار نییە ئایا ئەم فڕۆکە ئەیتێنە لەوێ لەو ئۆپەراسیۆنەیە کراوەتە ئامانجاننا بەڵام ئەوەی کە هەیە باس لەوە ئەکرێ کە فڕۆکەکە لە ئاسمانی ئێران پێکراوە دواتر دوور کەوتوتەوە بەڵام نەیتوانیەوە بگاتەوە بنکەکانی ئەمریکا لە کەنداویان لە کۆیت کۆی لە ئاوەکانی کەندا و میدیاکانی ئێران باسییان لەوە کرد کە لە نزیک دوورگەی قشم کەوتوتە خوارە و کەوتوتە ناو ئاوی کەندا و ئەوە دیمەنەکەیە ئەوە دیمەنی خستنە خوارەوەی فڕۆکەی ئەیتێنە بەڵێ. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەو دیمەنانەی کە لەسەر شاشە بینیتان کە ئەمڕۆ بەڕاستی هەواڵی گەرم لەسەر کەوتنە خواری فڕۆکانی ئەمریکا بوو دوو فڕۆکە لە ئاسمانی ئێران تێک شکێندان ئەوەی یەکەمان F-15 لە جۆری ئی کە دوو فڕۆکانی تێدا بوو تاوەکو ئێستا فڕۆکەوانێک ڕزگارکراوە و ئەوەی دووەمیشان فڕۆکەی ئەیتێن ژمارە دەبوو باسم لەوە کرد کە دوور نییە بەشداری لە ئۆپەراسیۆنی لەگەڵ ئەو دوو هێلیکۆپتەری کرد کە بلاکەوت بوون بەشداریان لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی فڕۆکەوانەکان کردبێ و پێکرا بێ و کەوتبێتە خوارەوە لە دیمەنەکە دەرکە و ئەو فڕۆکە ئەیتێنەکەیان لە بەشی سەرەوە ئەپێکریوەێتە ئامانج کە ئەمان هەندێک لە میدیاکان باس لەوەکەن ڕەنگە لە ڕێگەی درۆنەوە بێنەوە لە ڕێگەی موشەکەەوە بە تایبەتی سیستمی بەرگری ئاسمانی ئێران ڕەنگە بۆ هێرش و بردومانەکانەوە زۆرینەی لە ناوچوو بە یاخود توانای کردە ئامانج و پێکانی فڕۆکانی ئەمریکا و ئیسرائیل نەبێ بەڵام جۆرێک درۆنی تایبەت هەیە کە هەندێک لە میدیاکان باسییان لەوە کرد کە مادەم لە بەشی سەرەوە لە فڕۆکەکانەدا
ئەمانە یاخود جۆرێک موشەکن کە ئاراستەکردن کاتێک چنە ئاسمان لەوێ دەگەڕێن کاتی ئامانجێکە دۆزنەوە فڕۆکەیە کە دۆزنەوە بە تایبەتی دەوترێت لە ڕێگەی ڕەنگە گەرمیەوە ئامانجەکانیان بدۆزنەوە دەزیشانە بکەن و پاشان دەیانکەنە ئامانج هەر لەبارەی فڕۆکەکانی ئەمریکاوە واڵێکی ترمان هەیە ئەگەر هاوکارانم بۆمان بێنە سەر شاشە بەڵێ ئەمەی کە دەیبینێن گرنگترین فڕۆکە جەنگیەکانی ئەمریکان فڕۆنگەکانی ئەمریکا لە دابەشەکرێن بۆ دوو جۆری سەرەکی ئەوانیان کە یەکسەرنشینن لەگەڵ ئەوانیان کە دوو سەرنشین یەکسەرنشینەکان یەکەم فڕۆکەی کە هەمانە F-22 راپتۆر پێشکەوتوترین فڕۆکەی جەنگیە بۆ باڵادەستی ئاسمانی و ڕاداریش نایبینێ یاخود ئاشکرای ناکە ئەم جۆرە فڕۆکەی وەکوی بینێن پێوترێ F-22 ئەمە بەیەکێک یاخود بە پێشکەوتوترین فڕۆکەی جەنگی سوپای ئەمریکا دائەندەکە لە ئاسمانە باڵادەستێکی زۆری هەیە لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی فڕۆکە لە ئاسمانە و یەکێکی تر لە فڕۆکە پێشکەوتەکانی ئەمریکا فڕۆکەی F-35 لایتین نەوەی دووەم با بڵین ئەمە ئەم جۆرە فڕۆکە لە ئێستاە ئەمیش بە یەکێک لە هەرە فڕۆکە پێشکەوتەکان و هەرە فڕۆکە باڵادەستەکان لە جەنگ و لە ئاسمانە باسەکرێکەوەی پێنجەمی فڕۆکە جەنگیەکانە سێ جۆری هەیە کە بریتین لە A و B و C ئەمانش بە هەمان شێوە یەک فڕۆکەوانیانەیە ئەم فڕۆکانە لە سەر کەشتەکانەوە زۆرتر ئەفرن و دائەبستنەوە کەشتە جەنگیەکانی ئەمریکا لە ئاوەکانی بەڵێ جۆرێکی تری فڕۆکە ئەگەر بەڵێ F-16مانەیە F-16 فایتینگ فالکۆن جۆرە سەرەکیەکانی ئەم جۆرە فڕۆکە کە F-16 بریتین لە گروپی C و E ئەمانش تەنها یەک فڕۆکەوانیانەیە جۆرێکی تر لە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا ئەوەی کە ئێسامانە ئەیتێن ئەو فڕۆکەی کە ئێستا باسمان کرد کە دیمەنەکەی بڵاو کرایەوە کە ئەمڕۆ لە ئاسمانی ئێران لە ناوچەکانی باشوور پێکرا و کەوتە خوارە کەوتنەوە ئاوی کەندا و دەوتری هێزەکانی ئەمریکا توانیوانە فڕۆکەوانەکە ڕزگار بکەن لە جۆری ئەو فڕۆکانەیە کە یەک فڕۆکەوانی یەک سەرنشینەیە ناسراوە بە بەرازی کێوی ئەوەی کە ناوەکەی خۆی لە سوپای ئەمریکا ناوی سەندەر بۆڵتە کە بە بەرازی کێوی ناسراوە تایبەتە بۆ پێکانی ئامانجی سەرزەوی و پشتیوانی هێزە وشکانەکان ئەم فڕۆکە کەمتر بۆ بردومان بەکارێنرێ زۆرتر وەکو ئەو ڕەشاشانەی کە فڕۆکەکە بەکارێنێ بۆ بردومانکردنی سەرزەوی و بە تایبەتی هێزی زەمینی بەکارێنرێ جۆرەکانی تری فڕۆکەی سوپای ئەمریکا بزانین چیمانەیە ئەگەر ئامادە بێ بەڵێ فڕۆکەی F-15C ئیگڵ وەشانی تایبەت بە شەڕ و شەڕکردنی لە ئاسمانە تاوان F-15 چەند تایپ و چەند جۆرێکی وەکو باسمان کرد F-15 لە ساڵی 1972 بۆ یەکەم جار تاقی کراوەتە و خراوەتە بەردەست سوپای ئەمریکا بۆ بەکارێنان کە جۆری A-B-C-D ئەمانە تاوەکو ساڵی 80 تقریبان بەکارهێنراون دواتر نەوەی دووەمی ئەم جۆرە فڕۆکە بێتە فڕۆکەی دوو سەرنشین ئەگەر واڵی پەڕی دوای ئەمە ئامادە بێ قسە لەسەرەواناکەین فڕۆکە جەنگیە دوو سەرنشینەکان ئەوانەی پێشوو فڕۆکانە بوون کە یەک فڕۆکەوان یەک سەرنشینانە بوو ئەمانە ئەوانن کە دوو سەرنشینن لە دوای F-15 سەباسم کرد لە دوای A و B و C و D مۆدێلی نوێ یا وەشانی نوێی ئەم فڕۆکەیە دێت کە بریتێت لە F-15E Strike Eagle واتە بە هەڵۆ ناسراوە واتە بەهۆی ئەوەی کە توانایەکی بەهێزیە لە جەنگ و بردومانەکانە فڕۆکەیەکی هێرشبەری قورسە و هەمیشە دوو سەرنشینی هەیە ئەمڕۆ بینیمان لە ئێران کە لە پارێزگای خۆزستان کەوتە خوارەوە دوو فڕۆکەوان دەوترێت تاوەکو ئێستا زانەرەکان بەو جۆرن کار دوو فڕۆکەوانەکە سەرەتاوا بڵاوکرێت کە زیندون دواتریکیان دۆزرایەوە لەلایەن سوپای ئەمریکا و بەڵامێکیان تاوەکو ئێستا چارەنووسی دیار نییە ئەوە لەم جۆرە فڕۆکەیە بوو فڕۆکەیەکی تری F-15 کەویش دوو فڕۆکەوانە دوای مۆدلی دوای ئەم فڕۆکە یەکە ئەویان پێوتە X Eagle ئەوە لەمە پێشکەوتوترە نوێترین وەشانی فڕۆکەی F-15ە کە ئەوش بە هەمان شێوە دوو فڕۆکەوانەیە ئەم فڕۆکانە توانانەیە هەم لە ئاسمانە ڕوبەڕووی فڕۆکانی بەرامبەریان بنەوە جەنگی ئاسمانی ئەنجامدەن و هەمیش بردومان بکەن فڕۆکە جەنگیەکانی تر FA-18مانەیە کە پێوتێ سوپەر هۆرنێت ئەم جۆرەیان لەسەر کەشتی فڕۆکەڵگرەکان کارەکە دیمەنەکان بینین لە سەر کەشتەکان کاتێ فڕۆکەکان ئەفرن بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆن و پێکانی ئامانجەکان و پاشان گەڕانەوە بۆ سەرکەشتەکان ئەوە فڕۆکەی F-18 سوپەر هۆرنێتی پێوترێت فڕۆکەیەکی تریش کە هەمانە بریتێت لە EA-18
گراولەر تایبەتە بە جەنگی ئەلکترۆنی و پەخستنی ڕاداری دوژمن هەمیشە ئەمیش دوو فڕۆکەوانی تێدایە. ئەم جۆرە فڕۆکە جگە لەم فڕۆکەی بەڕێزان فڕۆکەی تری سوپای ئەمریکا هەیە کە ڕەنگە لێرە ئاماژەی پێنەدراوێ ئەویش فڕۆکەی EA-37 ئاریاڵی پێوترێ کە ڕادارە و بۆ تێکدانی سیستمی بەرگریەکان بەکارێنرێ. F-16 دیمانەیە ئەمیش دوو سەرنشینە ئەم F-16 زۆرتر بۆ ڕایەنانی فڕۆکەوانی بەکارێنە کاتە فڕۆکەوانێکی نوێ مەشقی پێکرێت لەم جۆرە فڕۆکەیان بەکارێنە کە F-16 دیە و فڕۆکەیەکی تر T-7A Red Hawk نوێترین فڕۆکەی مەشقی سوپای ئەمریکا کە ئەویش دوو فڕۆکەوانی تێدا جێ ئەبێتەوە یان دوو فڕۆکەوان دەتوانن بەکار بێنێن ئەمانە زۆرتر بۆ مەشق و ڕایەنان بەکارێنرێن ئەمانە گرنگترین فڕۆکە جەنگیەکانی سوپای ئەمریکا بوون لە ئێستادا کە لە خزمەتی سەربازیان. بەڵێ بەڕێزان بەڕێزان دەمەوێت قسە لەسەر بابەتێکی تر بکەم ئەویش ئەوەیە کە لە پاڵ مەیدانی جەنگ و هەواڵ و زانیاری و پێشاتەکان لەبارەی دوایین هێرشەکان و دوایین بەرەوپێشچوونەکان لە مەیدانی جەنگە خۆتان نەزانن کە جەنگی ئێران تەنها لە بواری سەربازیان نەماوەتەوە کاریگەری گەورەی زۆری لەسەر بازاڕی نەوت و وزە دروست کردووە. ئەلبەتە دیارە کە جەنگ بێگومان کاردانەوەی ڕاستەوخۆی لەسەر بازاڕی نەوت و وزە بەتایبەتی ئەگەر لە شوێنێکی استراتیژی و گرنگی وەکو هەم ناوچەی خۆرڵاتی ناوەڕاست و هەمیش لە ناوچەیەکی نزیک لە کەندا و لە گەروی هورمزیش ئەوەی کە دەبێنێت دیمەنی ڕاستەوخۆی گەروی هورمزە هەر لە دەستپێکی جەنگەکەوە پێشتریش ئێران چەندین جار هۆشداری دابوو هەڕەشەی کردبوو لەوەی ئەگەر بێت و ئەمریکا و ئیسرائیل هێرش بکەنەوە سەر ئێران ئەگەر لە جەنگی 12 ڕۆژەی حوزەیرانی ڕابردوو گەری هورمزیان دانەخستوێ ئەم جارە دایەخەن هەرواش دەرچوو دوای دەستپێکردنی جەنگەکە بەڵێ سوپای ئێران لە چوارچێوەی پلان و استراتیژی فراوانکردنی جەنگەکەدا گەروی هورمزی داخست لە ئێستا گەرۆکە ڕۆژانەکە زیاتر لە 100 کەشتیات و چووی تیا کرد نزیک بۆتەوە لە سفر هیچ کەشتێک ناتوانێت تێپەڕێ ئیلا بە ڕەزامەندی ئێران نەبێت دەبێت مۆڵەت لە ئێران وەربگرا خود ئێران ڕێگە بەو کەشتیانەدا وڵاتانی کە مۆڵەتی لێ وەرەگرن ئەمە دیمەنی ڕاستەوخۆیە ژمارێکی زۆر لە کەشتی بەتابەتی خاڵە سوورەکان و کەشتیانن کە وەستاون هیچ جموجوڵێکیان نییە. بەڵێ ئەوەش دیمەنی ڕاستەوخۆی گەروی هورمز بوو. هاوکارانم هەواڵێکی دیکە پێشتر باسمان کرد بە ڕێزان کە ئەگەر پەیامێران ئامادە بن لە سلێمانی بەڵێ تاوەکو پەیامێران ئامادە بن دەمێ قسە لەسەرەوە کەم پێشتر هەواڵێکمان باس کرد کە لە بەحرین بردومانێکە بوو لە دیمەنەکەمان بینی کە دیمەنی کەوتنە خوارەوەی پاشماوەی وەزارەتی دیار نەبوو کە درۆنە یاخود موشەکە بەڵام وەزارەتی ناوخۆی بەحرین ڕاگەندراوێکی بڵاو کردوتەوە لەبارەی هێرشەکە و زیانەکانی باس لەوە کرێت کە 4 کەس کە هاوڵاتین مەدەنین بریندار بوون بە سووکی با بڵێن و زیان بەو ناوچەیە کەوت بوو کە لە دیمەنەکە بینیمان ناوچەی نیشتەجێبوون بوو لە ناوچەیە کە پێوتێ ناوچەی سترا بەهۆی کەوتنە خوارەوەی وەکو وەزارەتی ناوخۆی بەحرینەڵێ پاشماوەی درۆنەوە بۆ واتە هێرشەکە موشکی نەبووە دەوترێکە وەزارەتی ناوخۆی بەحرینەڵە 4 کەس بریندارن ئەویش لە ئەنجامی کەوتنە خوارەوەی پاشماوەی تێکشکاندنی درۆنێکی ئێرانی. بەڵێ هەواڵێکی تر وەزارەتی تەندروستی لوبنان باس لەوە کرێ کە لانی کەم دە بریندار 10 کەس بوونەتە قوربانی یا بریندار بوون لە ئەنجامی بردومانێکی سوپای ئیسرائیل لە یەکێک لە ناوچەکانی باشووری لوبنان و لە بەرامبەرە وتەبێژ بە ناوی سوپای ئیسرائیلەوە باس لەوەکە کە سەکۆیەکی هەڵدانی موشەکیان لە لوبنان کردوتە ئامانچ لە ناویان بردووە تاقاندویانەتەوە دوایەوەی کە لەو سەکۆیەوە موشک هەڵدراوە بەرەو ناوچەکانی باکووری ئیسرائیل
بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین لێدوان و هەڵوێستی تازە لەلایەن لێپرسراوان و بەرپرسانی ئێرانەیە. محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران لەگەڵ عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران دوان لەو لێپرسراوە باڵانەی ئێرانن کە ڕۆژانە لە ڕێگەی ڕاگەنرا و تویتەکانە وەڵامی بەرپرسانی ئەمریکا دەنەوە. قالیباف قسەی تازەی کردووە گەراوکارانم هەواڵی ئێستامانەیە لەسەر شاشە ئەگەر بڕێکی زۆر باس لەوە کە بڕێکی زۆر نەوتوغاز و دانەوێڵە و پێین بە گەروی بابلمەندە با تێئەپەڕێ ئەم گەروە گرنگیەکی گەورەی هەیە. بەڵێ ئەم دەمەوێت ئەم ئێستانەی کە لە بارەی قسەکانی قالیبافەوە لەسەر شاشە بیبەسمە بەوەی کە وەکو هەڕەشێکی نەک ناڕاستە خۆ بەڕەشێکی ڕاستەوە خۆش ئەتوانین هەژمار بکرێکە باس لەوە کرێگەر بێت و جەنگەکە بەردەوام بێ پەرسەنی زیاتر بەخۆ ببینێ ئەوە لە دوای داخستنی گەروی هورمێز گەروی بابلمەندە بیش داخستی گەروی بابلمەندە یەکێکە بێ لە ئامانجەکان و لە ڕێگەی حوسەکانی یەمەنەوە دەخرێتە بواری جێبەجێکردن و باز لە گرنگی گەرۆکەکە کە ئەو گەرۆ چەنە گرنگە بۆ جیهان و چەندێک بازرگانی و جموجوڵی تێدا هەیە. لە دوای ئەمە دەمەوێت بگەڕێمەوە لە سلێمانی ئەگەر پامنێری ئێمە بڕوابادین ئامادە بێ بڕوا سڵاو لێ بێ وابزانام دەمێکە لە دەرەوەی نازانم ئەوەنەی من گوێم لێ بوو لە ستۆدیۆ ماشەڵا لە دەرەوە بارانبارینێکی باش بە دەنگی هەورە بروسکەی بەهێزە بوو بەرەوەی باسی بارانبارین و کەشەواکەم بۆ بکەی باسم بۆ بکە لە سلێمانی تاوەکو ئێستا لە مای 24 ساعتی ڕابردوودا سپاس بۆ خوا کە ڕەوشی سلێمانی ئارامە هێرشی درۆنی نوێن نەبووە. دوای زانیاریەوە لەو بارەیەوە چۆنە؟ بەڵێ ئارا سڵاو لێ بێت هەڵبەت ڕەوشی ئەم 24 ساعتەی سلێمانی جیاوازە لە ڕۆژانی ڕابردوو لەبەرەوەی کە لە ماوەی 24 ساعتی ڕێکدا هیچ هێرشێکی موشکی و درۆنی بۆ سەر سلێمانی نەبووە هەتا یعنی دەنگی فڕۆکە جەنگەکانیش لە سلێمانی نەبیستراوە بەپی بەدواداچوونەکانی ئێمە ینی هەموو شوێنەکان سەلامەتن وە هیچ هێرشێک لە ماوەی 24 ساعت ینی کێسە لە 24 ساعت زیاتریش لایداوە نەبووە بۆ سەر سلێمانی و سلێمانی ئارامە خەڵک بە ئاسایی ژیانی خۆی دێتە بەڕێنێت بەتایبەت ئێمە لە شەقامی سالمین ئێرە وەکو خۆ دەزانیت کە ئەنی شەقامێکی گەشتیاری و قەرەباڵخە بەردەوام ینی تاوەکو ئێسش کەس کاتژمێر 1 دقەیە بەردەوام خەڵکی تایە و جم و جۆڵی تیا و هیچ کێشە و گرفتێک نییە بەڵام ئەوەی کە هەبووە ینی تەنیا بارانێکی بەخوڕ و دەنگی هەورە بروسکە هەبووە لە سلێمانی وە هیچ هێرشێکی دیکەی لەو جۆرە نەبووە. هەڵبەت ئارازیانی ئەگەر بەراوردێکی سلێمانی بکەین بەراورد بە شوێنەکانی دیکە دەتوانین بڵین کە کەمترین هێرش و کەمترین زیانی بەرکەوتووە لەبەرەوەی کە ئەو هێرشە درۆنیانی کە هەبوون بۆ سەر سلێمانی کەمتر بووە لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان و زۆربەی زۆریشان بەرپەرش دراونەتەوە لە شوێنەکانی دیکەش هەڵبەت لە هەموو شوێنەکانی سلێمانی کە لە ماوەکانی ڕابردوودا هێرشی درۆنیان کراوەتە سەر هەر بە هەمان جۆرە و هیچ زەرزیانێکی نەبووە و ئەوەی کە هەیە ماشەڵا ئێستا بارانێکی بەخوڕی زۆر هەیە لە سلێمانی و لەگەڵشیدا دەنگی هەورە بروسکە بە بەردەوامی دەبیسترێت لە چەند شوێنێک باز لەوە دەکرات کە دەنگی تەقینەوە یاخ و دەنگی درۆنە بووە لە سلێمانی بەڵام بەدواداچوونم بۆم بابەتە کرد سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان قسەم لەگەڵا کردوون ئەوان باس لەوە دەکەن کە نەخێر ئەم شەو هیچ هێرشێکی درۆنی نەبووە بۆ سەر سلێمانی تەنیا ئەوەی کە هەبووە دەنگی هەورە بروسکە بووە کە بیستراوە جا من کاکدانەیان تیکەم لەگەڵایە ئاراز با لە دوانێکی لێوەر بگرین تاوکو ئێستا لێرە ماوەتەوە کاکەدانە سڵاو لێ بێت دەگەربیتە ئێرە با باسێکە ڕۆژەکەی ێرەشەوە بکە چۆن برای گیان یاخوا بەخیر بیست چاوم قوربانم توانین بڵێن سلێمانی ئارام و خەڵک بە ئاسایی ژیانی خۆی بڕێک الحەمدوللا سوپاس بۆخوا هاتام بۆ خۆم سەی تەلەڤیزیۆن مەگەر الحەمدوللا ئەمنۆمانێتی زۆر باشە سوپاس بۆخوا لە چاو شارەکانی ترا فەرقی هەیە شوی خەڵک چۆنە بە تایبەت ئەم شۆیانی بۆ هەر زۆر ئاساییە سوپاس بۆخوا ئەمڕۆ نییە زۆر گەشتیارێکی عەرەبی زۆر لێبوو ها پرسیارم لێگوتم بەخا چۆنە وەزەی لایەوە چۆنە ویلایەمە زۆر باش نییە عنی تیارەوە هەر جم و جۆڵێتی زۆر بە نزمیچ قەنەعەتەکەی نییە ئەم هەفتەیە ئەم دە ڕۆژە عەرەبی زۆر دیایە هەمویان دەردی کابراوتی هاتوون بۆ ئێرە هاتوون بۆ سلێمانی بەڵێ قسەت لەگەڵا کردبێتن تا چەند باسییان لە ئەمنیەتی سلێمانی و ئارامی سلێمانی سوپاس بۆخوا وەڵا لە چاو شارەکانی تا زۆر ئەمن و ئەمانە لەخوا بە زیابێ
خی گەورە ئەمن و ئەمانەتی بپارێزێت زیاتر خی گەورە ئەمن و ئەمانەتی بگەڕێنێتەوە بۆ هەموو کوردستان سوپاس بەخوا سلێمانی لە هەموو لە چاو شارەکانی لە ڕووی ئەمن و ئەمانێتەوە زۆر لە پێشەوەیە الحەمدولە یاخوا بەخێر بێن چەت چاوم چاوتان ماچەکەم زۆر زۆر سپاس دەکەم. ئاراس با یەک شتی دیکە بڵێم کە من لە بەشێک لە لایەنە پەیوەندیدارەکان و هەم شارەزایان وەرم گرتووە کە باس لەوە دەکەن یعنی هەندێک جار کە دەنگی فڕۆکە جەنگیەکان دەبیسترێت ئەمە مەترسیدار نییە لەبەرەوەی کە ئەو فڕۆکە جەنگیانە ئاساییە گەر بۆ منە دوور لە ئاسمانی عێرابن و بە نزمی بفڕن و دەنگیان هەستی پێ بکرێت تەنیا هێرشی موشکی و یاخود دەنگی موشک و درۆن ڕەنگە مەترسی هەبێت بەڵام ئەم هێرشە موشکی و درۆنیانە لە ماوەی 24 ساعات و 24 ساعاتیش زیاتر تێدەبڕێت کە بۆ سەر ئاسمانی سلێمانی نەبوو و سلێمانی ئارام و خەڵک بە ئاسایی ژیانی خۆی بەڕێ دەکات. زۆر باشە بڕۆبادین پامێری کورسادنی و سپاس ماندوو نەبی وەڵا بڕوا بێگومان باسیەوەت کرد کە لێرە و لەوێ خەڵک هەندێک جار ویان ئەس کرد بە کێرشی درۆنیە بوو بێ لە ڕاستیان ناحەقیانە چونکە من ئێستاکە لە ستۆدیۆ دانیشتوم لە کاتی قسە و باسەکانە بە شێوەیەکی بەردەوام گوێمان لێ لە دەرەوە بارانبارینێکی ماشەڵا زۆر تونند و بەهێزێ و داهورە بروسکەکان بەهێزتر بۆیە ڕەنگە ئەو حاڵەتانەش ڕوودا خەڵکێک بە حکمی ئەزمموی پێشووتر کە هێرشە درۆنیەکان هەبوون وابزانن کە هێرشی درۆنە بەڵام سپاس بەخوا هێرشی درۆن نین وە سلێمانیم شەو تاوەکو ێستا شەوێکی خۆش و ئارامی بەڕێ کردووە هێرشی درۆن نییە دەنگی تەقینەوە نیە لە ئاسمان ئەوەی کە هەیە دەنگی بارانبارینە و دەنگی هەورە بروسکەیە و ئەمەش درێژکراوەی ئەو شەپۆ لە بارانبارینن کە لە بەهاری ئەم ساڵ ڕووی لارێمی کوردستان بەگشتی کردووە سپاس بۆخوا کە ڕەوشێکی زۆر باش و زۆر خۆشی هێناوەتە ئاراوەکە زۆربەی سەرچاوە و کانی و چەم ڕووبارەکان بژاونەتەوە و دەریاچەکانیش پڕ بوونە لە ئاو هەر لەم بارەیەوە دەچینە دهۆک لەوێ شیروانمان لەگەڵا شیروان خدیر پامێری کورساد نیوز شیروان سڵاو لە بێم کاتت باش ئێستەوە لە دهۆکن دەمەوێ بپرسم لێ کادا هەم ڕەوشی ئەمنی چۆنە هیچ پێشاتێکی ئەمنی هەیە کە هیواداری نەبێ و پاشان باسی ڕەوشی کەشەوامان بۆ بکە بەڵێ بەلا ڕاستدەم باش هەلبەت دهۆکێتان هاینی خۆشببختانە بە بۆ مای دوڕژەیە ئەشڕوی ئەمنیڤ دهۆک ئارامە هیچ نەدەنگێ فڕۆکەی جەنگی تێتا بیستن نەژی دەنگێ درۆنە و دەنگی هیچ تشتێکی مەترسیان مەسەدار دهۆکێ نهاتە بیستنەک و چەند ڕۆژێن بۆری هەبوو یعنی چەند جارەکە هێرشێن درونی هاتەکەن هەم لە ئاسمانی دۆکانە تێشخەدن هەمژی گەلە جارە هەندێک جێکردن ئاماش لە بە درۆژە خۆشببختانە هیچ تشتێکیش وی بابەتی نەبووە دەنگێ وەکو هەم ئاماژەوێت دەنگی فڕۆکەی جەنگی هەبوو و نەژی دەنگی درۆنان ئاسمانی دۆکە بلا ئەگەر بەحسێ کەشەوە بکەین ئارەسانی کەشەوەوای دۆکێک گەلاکی خوشە ئەڤرۆس پێدێ تایبەت ژی یعنی پشتی بارانبارینە زۆر پشتی کوخەرکێت دەمێ نەورۆزیدا و ڕۆژانن جەژنە نکاریم دەرکەون ئەڤرو یەکەم عینی و پشتی ئارامبووینە کەشو هەوای پشتی دەرکەفتینە ڕۆژێ و تاوێک خەرکەکە زۆر قەستا سەیرانگە و جێن سەیرانە ئەسمێنە پارزگا دۆکێ کردبوون کو یعنی کارم بژمەتە دۆک یعنی هاتبوو چۆرکردن دانێ نیڤۆدا حتا پشتی سەعات پشتی سەعات چارێڤاری دیسان هەندێک بارانبارینە دەست پێ کرد لێدنهادا ڕەوشە دۆکێ یعنی سەقایش بە سەقای دۆکێ گەلێکی خۆشە سەبارەت بارانبارینە ژی و هاتنە بارانێ و ڕێژەکە زۆرە بارینێ و دیساژی ئەو تشتی ئەڤرۆ خەڵکی دۆک پێ خۆشبی و تایبەژی تەخا جوتیارە و ئەوێن دەوروبەرێن بەنداوا دۆکێ کارێ چاندنێ واتکە و سەرڕێژبوونە بەنداوا دۆکێ یعنی بە چەندەکە چاوەڕی خەلک چاوەڕێوەیەکێ بکو ئاوا بەنداوە دۆکێ پتریاوێ ژ بۆ چاندنیە پێتە بکارینان سەرڕێژبوونەوەی بەنداوێ ئەو خەڵکی دەوروبەری بەنداوێژ دڵخۆش کرد و کۆدەکارن ژ بۆ ڕێ چاندنێ مفایژ وەرگرن واتە شیروانوەڵا ویستمەوە لێ بپرسم بەڕاستی ئەمڕۆ بینیمان لە تۆڕە کۆمەڵاتەکان خەڵکێکی زۆر هەم لە دهۆک و لە دەوروبەری بەنداوی دهۆک و هەمیش لە شار و ناوچەکانی تری کوردستان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە بەڕاستی چاوەڕێ بوون کە بەنداوەکە سەرڕێژ بکە ئێستا پێ دوایین قسە بەنداوەکە سەرڕێژی کرد یعنی وەکۆڵێ خەڵک دڵیان ئیسراحەتی کرد کە بەنداوەکە پڕ بوو لە ئاو لە ڕێگەی بێڵماوسەکەەوە ئاو زیادەکەی چێتە دەرەوە
بله البته یعنی اول ما که درجه 2019 ورا بنده و دهک سرج نبود کو افصل داد و هاوینه چویده اتکارم بجیم یعنی نزدیک 15 متران است اوا بنده و دهک کم بجبرویش کسالیره دنه هذا هاتنا بارانه کزور و افرو خوشحالی و جارس اما وقت دزگه میدیای کورسات کم دزگه راگهاندنه بوین دزگه میدیای بوین سرجبونا آوا دهو که بنده و دهو که ما عملویری بوین ما وینا کری و ما بلاف کری که دور ساعت 11 دهونی و حتی 11 سرجبونا بنده و دست بکرو دنه هذا بنده و دهو سرج بوا آفته دا چتا خواره هرچند او سرجبونا زور نبوا لی چاورنت تکرن دم بد اگر چکو بنده و دهو گلک سرج روبارا او روبارن آون دو روبار گلک تینا سر بنده و دو که هاتنا وان آون سر بنده و دو که است آون بنده و دو که دیزیاتر نکاتو دیوانه کمپیوتر خلق جروی چاندنی و جروی و آون و خورنجی و مفاجبت کو او ترس ما ترسیا هش کسالیه یعنی لوانه بو صلابت کم تربت زۆر باشە شیروان سپاس لەگەڵمان بووی لە دهۆکەوە ماندوو نەبن لە شتان ساغ بێ بە هیوای سەلامەتی و کاتێکی خۆش بۆ هەمولایەک بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامە بین دوایین هەواڵ و زانێرەکان لەبارەی جەنگەکەوە لە ئاژانسی میدیاکانی ئێران با بڵێن ئاژانسەکانی هەواڵ لە زاری میدیاکانی ئێرانەوە باس لەوەکەن کە ئاماژە هەبێ ڕەنگە فڕۆکەیەکی دیکەی ئەمریکا لە تاران کەوت بێتە خوارەوە بەڵام ئەمە تەنها دەنگۆیە شتێکی پشتڕاستکراوە لەو بارەیەوە نییە و هەواڵێکی تری هەیە کە ئەویش ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاوی کردوێتەوە لە زاری لێپرسراوانی وەزارەتی جەنگی ئەمریکا واتە پێنتاگۆنەوە باس لەوەکەن کە لە ماوەی 35 ڕۆژی ڕابردوودا کە جەنگەکە ئێستا پێناوەتە ڕۆژی 36مین واتە لە هەفتەی پێنجەمایە توانیوانە زیاتر لە 11,000 ئامانج لە ئێران لە تەواوی ناوچەکانی ئێران بکەنە ئامانج و بیان پێکن بۆیە باس لەوە کرێکە سوپای ئەمریکا بەردەوام پێشتریش خالی باف لە تویتەکەیە لەبارەی هەوڵەکان ئەمریکا بۆ ڕزگارکردنی فڕۆکەوانی فڕۆکە تێکشکێنراوەکەی ئەمریکا باسی لەوە کردبوو کە مەبەستمەوە بوو ینی ئەوە بڵێم بەرپرسان ئەمریکا و بەتایبەت خودی دۆناڵد ترەمپیش بەردەوام باس لە سەرکەوتن و دەستکەوتەکانیانەکەن لە جەنگی ئێرانە و جەخت لەوەکەنەوە کە جەنگەکە ئەوەندەی نەماوە بگاتە ئامانج و ئەوەی کە مەبەستیانە بەدەستی بێن بەڵام قالیباف بەتوانجە و باسی لەوە کرد کە ئەمریکا و دۆناڵد ترەمپ لە ئامانجی گۆڕینی دەسەڵات لە ئێرانەوە هاتوونەتە سەر دۆزینەوەی فڕۆکەوانێک و باسی لەوەش کردبوو کە تاوەکو ئێستا لێپرسەوانی ئەمریکا 37 جار سەرکەوتنیان لە جەنگە ڕاگەیاندووە ئەلبەتە و مەبەستیەوە بۆ ئەو بڵێ کە سەرڕای لێدوانە بەردەوامەکانیان و ئاماژەدان بەوەی کە لە جەنگەکەیە سەرکەوتوو بوون بەڵام جەنگ هێشتا بەردەوامە ئێران خۆی تەسلیم نەکردووە و بەردەوامە نەکرد لە بەرگریکردن بەڵکو لە وەڵامدانەوەش ئەوەی کە دەبینین لێدوانی بەردەوامی هەردوولایە دژبەیە کە لەبارەی جەنگەکەەوە قساکەن. بەڵێ هاوکارانم ئەگەر دیمەنمان هەبێ لەسەر شاشە ئەمە دیمەنێکمانەیە نازانم دیمەنی ڕاستەوخۆی بەڵێ ئەمە دیمەنی ڕاستەوخۆی تەلەبیبە کە بەردەوام دیمەنەکە بە شێوەی ڕاستەوخۆ دەگوازرێتەوە شتێکی لێرە دەمەی باسیەوە بکەم لە دیمەنەکانە چەند جارێک کە بینیمان هێرشی موشکی تازە تۆمار نەکراوە ئەمە بەسینەوە بەو زانێرانی کە بەرپرسان ئەمریکا باسەکەن کە بەهۆی کاریگەری هێرشەکانی هەردوو لە ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرێران هەم توانای بەرگری و هەم کۆگاکانی چەک و تەقەمەنی موشەکە بالستەکانی ئێران ئەگەر ڕووی لە کەمیش نەکردێ بە تەواوەتیا لە ناو نەبرابن زۆرینیان بەڵکو ڕێگە لە هەڵدانیان دەگیرێ لە ڕێگەی کردە ئامانجی سەکۆکانی هەڵدانی موشکەوە بۆیە هەڵدانی موشک بە شێوەیەکی بەرچاو لە ئێرانەوە کەمی کردەوە بەرەو ئیسرائیل لە بەرامبەریشا بەرپرسانی ئێران پاسەویان بۆ ئەمە هەیە دان بەوەدا نانێن کە کەمکردنەوەی کەمبوونەوەی هێرشە موشکەکان بەهۆی نەبوونی تواناوە بێ بەڵکو وەکو باسەکەن و استراتیژێکی نوێ خۆیان لەگەڵ ڕەوشی جەنگەکە ئاگونجێنن و خۆیان ئامادەکەن بۆ ڕۆژانێکی زیاتر لە جەنگ بۆ ژمارە هێرشەکانیان کەم کردوێتەوە بەڵام لەپاڵ ئەم ئارامەی کە لە ناوچەکانی ئیسرائیلێ ناوچەکانی باکووری ئیسرائیل لە ئێستادا بوونەتە ناوچەی گەرمی جەنگ بەهۆی نزیکیان لە سنوورەکانی باشووری لوبنانەوە کە لە
لەیان حەزبوڵای لوبنانەوە بەردەوام دەکرێنە ئامانج و هێرشەیە بۆ سەر و ناوچانە و بە بەردەوام زەنگی ئاگدارکردنەوە لێ ئەدرێ و سیستەمی بەرگری بەرپەرچی هێرشە هەموو شەکێکان و هەم درۆنەکانی حەزبوڵا دەنەوە. بەڵێ بەڵێ بە شێوەیەکی گشتی دەمەوێت بچمە سەر بابەتێکی تر بەڕێزان قسەتان بۆ بکەم. ئەویش ئەمڕۆ لە ئەنجومەنی ئاسایش جموجوڵێکە بوو کە لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە بتوانرێت پرۆژە بڕیارێک تێپەڕێنرێت پەسەند بکرێت بە دەنگی سەرجەم ئەندامانی ئەنجومەنی ئاسایش کە 5 ئەندامی میشەیی و 10 ئەندامی کاتی واتە بە کۆی ئەگەر کۆش نەبێ بە زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەنی ئاسایش پرۆژە بڕیارێک تێپەڕێنرێ لەبارەی کردنەوەی گەروی هورمز کە پرۆژە بڕیارەکە لەلایەن بەحرینەوە پێشکەشکرا بوو بۆی لە ئەنجومەنەکە دەنگی لەسەر بدرێ تاوەکو بتوانرێت بێتە بڕیاری ئەنجومەنی ئاسایش واتە چوارچێوەیەکی یاسایی و پاڵپشتێکی بەهێز یاسایی لە ئەنجومەنی ئاسایش وەربگرێ بۆ یاسایی لە ئەنجومەنی ئاسایش وەربگرێ بۆ کردنەوەی گەروی هورمز وەکوی لە پرۆژە بڕیارەکە ئاماژەی پێدرا بوو بەهێز بەیان بە هەر ڕێگایەکی تر بتوانرێ گەروەکە بکرێتەوە بەڵام دەنگدان لەسەر پرۆژە بڕیارەکە نەکرا و دواخرا لەبارەی هۆکاری دواخستنی پرۆژە بڕیارەکەەوە باس لەوە کرا کە سەرڕای هەوڵی زۆر و بەردەوامی نوێنەری ئەمریکا لە ئەنجومەنەکە ترسە بوو لەوەی کە چین و رووسیا ڤیتۆ لە دژی بڕیارەکە بەکاربێن و پەسەند نەکرێت بە هاوکاتەنە میدیاش باسییان لەوە کرد کە بەریتانیەکانیش جدی نەبوون لە بردنە پێشەی پرۆژە بڕیارەکە و باس لەوە کراوە کە سەرقاڵ بوون بەوەی کە ئەمڕۆ لە بەریتانیا پشوویەکە بووە بە ناوی پشووی گود فرایدەی نازانم تاوەکو چەندە ئەمە کاریگەری هەبوو بە یاخود بۆ خۆت زیینەوە بۆ یاخود میدیاکان باسییان لەوە کرد کە ئەو پشووی بەریتانێک بۆ لە هۆکارەکان چکە نوێنەری بەریتانیا بەڵێ. بەڵە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین دەمەوێت باس ئاماژە بە هەندێک هەواڵ و زانیاری نوێ بکەم کە لەبارەی جەنگەکەەوە هەن کۆشکی سپی لە زاری لێپساوانی وەزارەتی جەنگەوە پێنتاگۆنەوە بڵاوی کردوێتەوە باسی لەوە کردووە کە تاوەکو ئێستا زیاتر لە 11,000 ئامانجیان لە ئێران پێکاوە هەڵبەتە باس لەوە کرێت کە ژماری هێرشەکان زۆر لە وەزارترن بەڵام کردە ئامانجەکان زیاتر لە 11,000 شوێن و پێگەی گرنگ بە تایبەتی شوێنە ئەمنی و سەربازەکان لەلایەن ئەلبەتەمە ئاماری سوپای ئەمریکا سوپای ئیسرائیل بەجێ ئاماری خۆیە بێ تاوەکو ئێستا ئەو ژمارەیان لە ئامانجەکانان لە ئێرانە پێکاوە بۆ ڕۆژنامەی نیویۆرک تایمزیش باسی شتێکی تری کردو بەڕێزان باس لەوە کە ناکۆکی لە نێوان لێپساوانی ئێران هەیە سەبارەت بەوەی کە بەردەوامی بە جەنگ بدەن یاخود لەگەڵ ئەمریکا دانوستان بکەن و ئاگر بەسڕا بگەن تا ئاستی ڕاگررتنی جەنگەکە بە شێوەیەکی هەمیشەی ڕۆژنامەکە باسی لەوە کردووە ئەمە کاریگەری لەسەر کەمبوونەوەی ژمارەی موشکەکانی ئێران هەم بۆ سەر پێندا هەم بۆ سەر ئیسرائیلەیە ئەو باسی لەوە کردووە کە ناکۆکیە لە نێوان لێپسراوانە بەشێکیان لەگەڵ ئەوان کە جەنگەکە تا ئێرە بێ و بەس بێ بەشێکشان لەگەڵ ئەوانن بە تایبەتی ئەمنیەکان ئەوانەی کە سەر بە سوپای پاسدارانن
بەردەوامی بە جەنگەکە بدەن و ئەمریکا ناچار بکەن لە جەنگەکە بکشێتەوە. ئەتوانین ئەم زانیاری نیویۆرک تایمز ببەسینەوە بەو ڕاگەنداوەی محەممەد جەواد زەریف وەزیری پێشووتری دەرەوەی ئێران کە ئەمڕۆ لە ڕێگەی گۆڤاری فۆرین ئەفێرزەوە دەست پێشخەرێکی ڕاگەیان بوو بۆی کە ئێران دانوستان بکە لە بەرامبەرکردنەوەی گەروی هورمزە داوای هەڵگرتنی سزاکان لەسەر تاران بکە و بەرنامە ئەتۆمیەکەی سنووردار بکە. لە جەنگەکەەوە دەگەڕێنەوە دەچینە کەرکووک لەوێ کارۆ محەممەد پەیامبەری کورسات نیوزمان لەگەڵا. کاروان سڵاو لەبێ ڕەوشی کەرکووک لە ئێستادا چۆنە لە ماوەی چەند سەعاتی ڕابردوودا ڕەوشەکە بەگشتی چۆن بوو؟ هیچ هێرشێک هەبوو یاخود چی هێرشی فڕۆکەکانی ئەمریکا بێ بۆ سەر بارەگاکانی حەشدی شعبی وەکوی کە لە ڕۆژانی ڕابردوو بەردەوام بوون یان هێرشی درۆنی هەبووە لە ناوچەکە؟ بەڵێ ئاراس دیارە ئەم شەو یاخود ئەمڕۆ بە شێوکی گشتی کەرکووک بە تەواوی ئارام بوو هەرچەندە ینی دەنگی فڕۆکەکانی فڕۆکە جەنگیەکان با بڵێن لە ئاسمانی کەرکووک بیستراوە دەنگی درۆن لە ئاسمانی کەرکووک بیستراوە و بە دەریکراوی ساعات 2:30 ئەم شەو دەنگێکی بێزی تەقینەوە لە هەندێک گەڕێکی کەرکووک گوێ لێ بووە بەڵام تاکو ئێستا هیچ شتێکی ڕسمی لەسەرم دەنگی تەقینەوەی نەبووە. من لەگەڵ پۆلیسی کەرکووک قسەم کردەوەم باسییانەوە کرد کە هیچ تەقینەوەیەک لە کەرکووک نەبووە و هیچ بردومانێکش لە سنووری کەرکووکدا ئەمڕۆ نەبووە. بەڵام ینی ئەم دەنگێکی زۆر بەهێز بووە لە گەڕەکانی شۆرا و ڕەحیماوە و لە هەندێک لە گەڕەکانی ناوەڕاستی کەرکووک گوێ لێ بووە بۆ پێی کە با بڵێن شەو ینی لە کاتێکا خۆتەزانی کام شەو زیاتر کەبوو بێدەنگ بوو و دەنگە بە هەندێک گەڕێک کەرکووکا بڵاو بۆتەوە بەڵام پۆلیسی کەرکووک و دەستگامنەکانی کەرکووک ڕەتێکەنەوە کە هیچ بردومانێک بوو بێت لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا ینی بە شێوکی گشتی نەک 24 ساعتی ڕابردوو ئەم هەفتەیەکی ئارام بووە بە نسبەت کەرکووکەوە هەرچەند لە هەفتەی پێشوو کۆمەڵێک بردومان هەبووە بۆ سەر بنکە و بەرەگاکانی حەشدی شعبی لە ناو کەرکووک و لە دەوروبەری کەرکووک لە دەوروبەری فڕۆکەخانە زەرەرزیانیش هەبووە لە بردومانەکانە بەڵام لە نێوم هەفتەیەدا تاکو هیچ بردومانێک لە سنووری کەرکووک تۆمار نەکراوە و ئەوەی کە هەبووە کەشەکە تا ڕادەیە کەشێکی جێگیر و ئاسایشی کەرکووک باشتر بووە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریش ینی خۆتان نەزانم پێشترش باسمان کردو ئیداری کەرکووک بە وردی چاوی خسۆتە سەر جم و جۆڵەکان ئەوێت خاکی کەرکووک بۆ بردومانکردنی هەرێمی کوردستان بەکارنەیە تا ئێستا دوو هەوڵ پوچەڵ کراونەتەوە کە هەوڵ درراوە لە کەرکووکەوە بردومانی ناوچەکانی هەرێمی کوردستان بکرێت. ئەو قایدە موشەکەی کەوا چەند ڕۆژێک بەر لە ئێستا نزیکەی 5 ڕۆژ بەر لە ئێستا لایەن پۆلیسی کەرکووک دەستی بەسەراگیرە دیارە مەبەستەکە ئەوە بوو کە لێرەوە بردومانی هەرێمی کوردستان کرێ بەڵام قایدە موشەکەکەەوە موشەکان بە هەمان شێوە لەگەڵا دەستی بەسەرداگیرێت لایەن پۆلیسەوە پێشتریش جارێکی دیکە هەوڵێک بۆ بردومانکردنی هەرێمی کوردستان عینم بە هەمان شێوە پوچەڵ کراوە کە ئۆتۆمبیلێک بۆ قایدەیەک لە نێویدا جێگیر کرابوو بە هەمان شێوە هەوڵەدرا لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە بۆ موشک هەرێمی کوردستان بکرێتە ئامانج ینی ئەمە کەرکووک چاوی خستۆتە سەر ئەو زم و زۆڵانە هەم بە هەماهەنگی هێزە کوردیەکان پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و ئۆپراسیۆن و دژە تیرۆر و هەم بە هەوڵی هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی پۆلیسی کەرکووک بۆ ئەوەیە کە هەم بۆ شای ئەمنەکانی کەرکووک پڕ بکرێتەوە و ڕێگەنە درێت کە جم و جۆڵی تیرۆر لار بۆ شای ئەمنەکان هەبێت و هەم لەلایەکی تریشەوە ڕێگەنە درێت خاکی کەرکووک بەکار بهێنرێت بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان تێکدانی ئەو بارودۆخیکە لە هەرێمی کوردستانە هەیە بردومانکردنی هەرێمی کوردستان خۆتەزانی ینی تا ئێستا چەند جارێک لە ناوچدا بڕێنراوەکانەوە هەرێمی کوردستان بردومان کراوە بەڵام کەرکووک هەوڵی داوە تاکو ئێستا ڕێگەنە داد خاکەی بۆ ئەومە بەستا بەکار بێت و سەرکەوتوش بووە لە ئەم هەوڵانەیدا کەوا لەم ماوەیەدا بەتایبەت چڕی کردوەوە بە سەرپەرشتی ئیدارە تازەکەی کەرکووکە ڕێبوار تا سەرپەرشتی دەکات. بەڵێ کاروان محەممەد پەیامبەری کورسات نیوز لە کەرکووکەوە سپاس بۆ زانیارەکانت ماندوو نەبی بە هیوای سەلامەتیتان. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان هەواڵ و زانیاری سات بە سات لەبارەی جەنگەکەەوە هەیە لە ئێستادا هەواڵی نوێ لە لێپرسەوانی ئێرانەوە باس لەواکەن هەڕەشەیەکی نوێ هەیە باس لەوە کرێکە گەروی هورمز سەر ڕایداخستنی بەڕووی بازرگانی و گواستنەوەی نەوتە ڕێگە بە تێپەڕینی هاوکاری لۆجستی بۆ بنکەکانی ئەمریکا لە ناوچەی کەندا و نادرێ واتە بەرپرسانی ئێران بەردەوامن لە هەڕەشەکانیان هەرچەندە ڕەنگە هاوکاری لۆجستی کەمتر لە ڕێگەی گەروی هورمزەوە لە ڕێگەی دەریایەوە بگاتە بنکەکان زۆرتر لە ڕێگەی ئاسمانی و لە ڕێگەی فڕۆکەوە بۆ بنکە ئەمریکیەکان لە ناوچەی کەندا و دەگوازرێنەوە لە بەرامبەر
لە وەکو پێشتریش باسم کرد لە نێوان باکووری ئیسرائیل و باشووری لوبنان لە ئێسادا جەنگ لەوێ گەرمە هێرش و بردومان هەیە دواوێکە حەزبوڵا بردومانی ناوچەکانی باکووری ئیسرائیلیان کرد سوپای ئیسرائیل بەردەوامە لە بردومانکردنی ناوچەکانی باشووری لوبنان نازانم هاوکارانە مەگەر دیمەن هەبێ ڕاگەنداوێکی تازەیە لە ئاژانسی فارسەوە باس لەکرێت کە سوپای پاسداران شەپۆلێکی نوێی موشکی ئاڕاستەی ئیسرائیل کردووە بەر لەوەی بگەڕێنەوە لای هەواڵ و زانەرەکان لەبارەی جەنگەوە ئەمڕۆ هەواڵێکی ترە بوو پێشتر ڕامگەیان لە سەرەتایە کە لە پاڵ هەواڵی خستنە خواری فڕۆکە بردومانکردنی زانکۆی بەهشتی لە تاران هەواڵێکی گەرم بوو لەو بارەیەوە دەمەوێت زاناییتان لەبارەی زانکۆی هەم بەهشتی و هەم زانکۆی پیشەسازی شەریف کە دوو زانکۆی گرنگ و بەناوبانگ لە تاران هەن یەکێک لەوانە زانکۆی پیشەسازی شەریفە ئەوی تریشان زانکۆی بەهشتیە کە ئەمڕۆ کرایە ئامانجە ویش کاردانەوەی زۆری لێکەوتەوە زانکۆی پیشەسازی شەریف لە بەچی ناسرااو بە MIT دەناسرێ هێمای باڵادەستی تەکنیکی لەسەر ئاستی ڕۆژهڵاتی ناوەڕاست واستە زانکۆیەکی لە جۆری تەکنیکیە با بڵێن ئەرکی یاخود ئامانجی زانکۆکە پێگەیاندنی ئەندازیاران بە پلەی یەک و ئەو کەسانەی کە بەتەواوەتی شارەزان لە بواری تەکنۆلۆژیا چونکە زانکۆکە زۆرتر لە تایپی پۆلیتەکنیکە و ئەم بەشانە لە خۆ ئەگرێ وەکو باسم کرد زانکۆکە نەکرد لەسەر ئاستی تاران و ئێران بەڵکو لەسەر ئاستی ناوچەکە ژێکێکە لە زانکۆ گەورە و پێشکەوتەکان کارەبا و کۆمپیوتەر و فڕۆکەوانی کە تەنها یەکەمەکانی کونکور و ئۆلۆمپیادەکان وەرەگرن کونکور یەکێکە لە تاقیکردنەوە گشتی و نیشتیمانەکان لە وڵاتی ئێران وەکو چۆن لە کوردستان ئێمە تاقیکردنەوەی نیشتیمانیمان بۆ خوێندکارانی پۆلی 12 ئامادەیە بۆ چوونە زانکۆ و پەیمانگەکان لەوێژە و جۆرە تاقیکردنەوە هەیە کە خوێندکارە زۆر سەرکەوتو یەکەمەکانیان لێوەرەگرن لەگەڵ براو و سەرکەوتەکانی ئۆلۆمپیادەکان ئەوانەی کە لە پێشبڕکێ جیهانەکانە پێشبڕکێ زانستیەکان ئەڵبەتە پلەی باڵا بەدەستێن لەو زانکۆیانە وەرەگیرن بۆی دواتر کادری پێشکەوتویان لێ بەرهەم بێنرێ خاوەنی زۆرترین بڕوانامەی جیهانی و بەرسین ڕێژەی وەرگێڕانی دەرچوان لە زانکۆ ناودارەکانی ئەمریکا و ئەوروپا ژنگێکی زانستی پێشبڕکێکار و ناوەندی سەرەکی ستارت ئەپە نوێگەرەکانی ئێرانە واتە زانکۆکە زانکۆیەکی زانستیە و پێشبڕکەی زانستی گەورەی تێدایە ئەم زانکۆی بەراورد دەکەین بە زانکۆی بەهشتی کە ئەمڕۆ لە ناوچەی وەلەنجەک لە باکووری ئێران کرایە ئامانچ ئەگەر پەڕی دوای ئەمە هاوکارانم بۆمان پلەی بکەن ئەمە زانکۆی شەریف بوو گرنگترین زانایەکان بوو لەبارەی زانکۆی شەریفەوە زانکۆی باشتی زانکۆی باشتی ئەمڕۆ کرایە ئامانچ ناوی پێشووی زانکۆکە زانکۆی نیشتمانی ئەوەی کە بە زمانی فارسی پێڵەن دانشگای ملی هێمای شکۆ و پسپۆڕی لە بواری زانستە مرۆیەکان و زانستی پزیشکی واتە ئەم زانکۆیان زانکۆی شەریف زانکۆیەکی تەکنیکی وەڵام زانکۆیان زانکۆیەکی مرۆیە لە زانستە مرۆیەکان و زانستە پزیشکەکانە ئەرکی بریتە لە پێگەیاندنی تیۆریستە یاسایەکان و تەلارسازە ناودارەکان و پزیشکانی پسپۆڕ و خەڵکانی شارەزا لەم بوارانەیە لە بواری یاسا لە بواری ئەندازیاری لە بواری پزیشکی کۆلێژەکانی لە چی پێکاتوە لەم کۆلێژانە کۆلێژی یاسا تەلارسازی ئابووری کە لە ئاستی ئێراندا بە بێڕکابەردانرێن دەکەوێتە باکووری تاران لە ناوچەی وەلەنجاک یەکێکە لە مۆدێرترین و جوانترین زانکۆکانی ئێران ناوەندی خوێندن و وانەوتنەی زۆربەی کەسایەتە سیاسەکان دیبلۆماتکاران و دادوەرە باڵەکانی وڵات ئێران لەم زانکۆی خوێندووان و لەم زانکۆی دەرچوون واتە دیبلۆماتکارەکان سیاسیەکان دادوەرەکان پزیشکەکان هەمیان دەرچووی زانکۆی باشتین ئەمڕۆ هێرش و بردومانی کرایە سەر بەراوردێکی خێرا لە نێوان هەردوو زانکۆکەیە تەکنیکی و ئەندازیاری واتە زانکۆی شەریف بەڵام زانکۆی باش گشتگیر لە بواری پزیشکی و یاسا و زانستە مرۆیەکانە جەختکردنەوە لەسەر پیشەسازی و ژمێریاری لە بەرامبەر لە زانکۆی تیچیمانە جەختکردنەوە لەسەر یاسا و هونەر و تەندروستی کەشێکی ئەکادمی سنووردار و وشکەیە کەشێکی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری لە زانکۆی شەریفەیە ئەوە بەراوردێک لە نێوان هەردوو زانکۆکە وەکو دوو زانکۆی ناودار لە شاری تاران زانکۆی شەریف و زانکۆی باشتی کە ئەمڕۆ هێرشی کرایە سەر دەمەوێت بەڕێزان بچینە سەر بابەتێکی دیکە کە ئەویش دوایین زانیاریە لە بابەتێکی سەرڕاکێش بۆ خەڵکانە کە مەبەستیانە و ئارەزوومەندن زانیاریان هەبێت لەبارەی هەڵدانی کەشتێکی ئاسمانی هاوکارانم لە کۆنتترۆل ئەگەر دیمەنەکەمانە بێ بە شێوەی ڕاستەوخۆ
بیخەنە سەر شاشە بۆی هەندێک زانیاری لەبارەی گەشتەکە و ئامانجی هەڵدانی کەشتێکی ئاسمانی لەلایەن ناساوە بۆ خولگەی مانگ باس بکەین. بەڵێ تاوەکو دیمەنەکە ئامادە بێ بارەگای خاتەمولئەنبیا ڕاگەنداوی تازەی هەیە ڕوورە ترەمپەکە باس لەوە کاگەر هێرش بکرێتە سەر ژێرخانی ئێران هێرشەکانیان بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکە تونترەکەن و پێشتریش باسم کرد ئێرانەڵە چیتر ڕێگە نادەن پێداویستی لۆجستی بۆ بنکەکانی ئەمریکا بە گەروی هورمزا تێپەڕێ. بارەگای خاتەمولئەنبیا تاکید لەسەر هەڕەشەکانی پێشویان ئەکەنەوە کە ئەگەر بێت و هێرش بکرێتە سەر دامەزراوەکانی وزە و ئابووری ئەڵبەتە لە دوای پێکانی زۆربەی ئامانجە سەربازیەکان لە ئێران لە ئێستادا جەنگەکە لە بەردەم قۆناغێکی مەترسیدارە کە ئەویش گواستنەوەیەتی بۆ قۆناغی ئاکردنامانجی دامەزراوەکانی نەوت و وزە ئەگەر دیمەنەکە ئامادە بێ بەڕێزان بەڵێ زۆر باش ئەوەی کە دەیبینن بەڕێزان ئەمە دیمەنی ڕاستەوخۆی کەشتی ئاسمانی ئارتەمیس 2 کە لە ڕۆژی یەکی مانگەوە دواتە 2 ڕۆژ بەر لە ئێستا ئاژانسی بۆشاییگەری ئەمریکای باکوور نۆرس ئەمریکان سپیس ئەیجنسی کە بە ناسا ناسراوە ئەم کەشتیان هەڵدا بۆ چوونە خولگەی مانگ لە ئێستادا بۆ بە ڕۆژی سێمیان کە گەشتەکان بەردەوامە تقریبەن لە خولگەی زەوی چوونەتە دەرەوە. گەشتەکە هێشتا بەردەوامە نەگەشتونەتە ئەو شوێنەی کە مەبەستیانە کە گەیشتنە بە خولگەی مانگ. ئەم کەشتیە 4 کەشتیوانی تێدایە کە یەکێکیان کەشتیوانی کەشتێکەیە ئەویکیان تیم لیدەرە سەرۆکی تیمەکەیە و دوانیشان شارەزا و سپێشەڵستن لە بواری ئەستێرەناسی و گردونناسیە کە ئەم خاتونی کە لە دیمەنەکە دیارە یەکێکە لە شارەزاکان ناوی کۆشە ئەم کەشتیە مەبەستێتی ئامانجێتی بگاتە خولگەی مانگ کە نزیکەی 380,000 کیلۆمەتر لە زەویەوە دوورە گەیشتیان بەو خاڵە چەند ڕۆژێکی پێویستە لە ئێستا ڕۆژی سێمانە ڕەنگە ڕۆژی چوارەم بگەنە ئەو جێگەیە و وەکوی لە پلانی گەشتەکانە باس کراوە و دانراوە سوڕانەوەیکی تاو بە دەوری مانگە لە خولگەی مانگە سوڕانێکی بازنێکی تەواوەکەن بە دووری 4 بۆ 6,000 کیلۆمەتر لە ڕووی مانگەوە واتە زۆرتر مەبەستیانە بچنە دیوە شاراوەکانی مانگەوە کە 4 بۆ 6,000 لە ڕووی مانگەوە دوورە بن. ئەمەیەکێکە لەو دیمەنانە یاخود لێکێکە لەو وێنانەی کە تیمەکە تۆماریان کردو کاتێکە لە خولگەی زەوی چوونەتە دەرەوە دیمەنی زەوی بە ئاسمانەوە وێنەیان گرتووە. ئەم دیمەنەیە کە دەیبینن ئەمە دیمەنی زەویە بەڕێزان وەکو چۆن ئێمە لە زەوی و مانگە بینین لە ئاسمان کە دیمەنێکی جوان و درەوشاوە هەیە بە هەمان شێوە لە بۆشایی ئاسمانیشەوە کاتێکە ئەستێرەناسەکان دەچنە خولگەی زەوی و یان ئاژانسی نێودوڵەتی ئاژانسی بۆشایی نێودوڵەتی بەڵێ زۆر باشە. ئەم دوێنەی بەڕێزان کە دەیبینن ئەمە دیمەنێکی سەرڕاکێشە دوو وێنەی بەراوردکارین کێکیان لەلایەن ئارتمیس 2 2026 بەڵێ ئەمڕۆ وێنەکە تۆمارکراوە گیراوە ئەوەی کیان مێژۆکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1972 کە لە کەشتی ئاسمانی ئاپۆلۆوە تۆمارکراوە واتە دوو وێنەی جیاوازی زەوی لە ئاسمانەوە. ئەمە دەرفەتێکی باش بوو بۆی بگەڕێنەوە بۆ مێژوو باسی ئاپۆلۆ بکەین. بەڕێزان ئاپۆلۆ لە ساڵی 1960 تا 72 باس لەوە کرێکە بەردەوام لە پرۆسەیەکە بۆ چوونە سەر مانگ یان نزیکبوونەوە لە ڕووی مانگ کە ئەوە جاری یەکەم بوو کە کەشتی کە خەڵکی تێدابێ مرۆڤی تێدابێ ئاڕاستی خولگەی مانگ بکرێ یا بتوانێت لە مانگ نزیک بێتەوە. لە دوای ئەوە ئەمە بۆ جاری دووەمە کەشتی ئارتمیس کە کەشتیوان لە خۆگرێ و کەشتیە دەتوانێت 6 کەس ئارتمیس بە مەبەسمە 6 کەس هەڵ بگرێ دەتوانێت 6 کەس چوار بەڵام لە ئێستا 4 کەسی تایە. ئەم 4 کەسە مەبەستیانە بچنە خولگەی مانگ لەوێ بە دووری وەکو باسم کرد 6,000 کیلۆمەتر لە دووری مانگەوە بازنێکی تاو بە دەوری مانگە ئەسوڕێنەوە دەیانەوێت توێژینەوە بکەن دراسی مانگکەن و زانێرەکان کۆ بکەنەوە بۆ بڕیاریشە ڕۆژی 11 مانگ بگەنەوە سەرزەوی واتە گەشتەکان 10 ڕۆژە خایەنێ. جیاوازی نێوانم دووێنەی بەڕێزانەمە هەردووکان وێنەی زەویە کە لە ئاسمانەوە گیراوە لە 72 بۆ 26
چەند ساڵ 54 ساڵ لەگەر هەڵە نەبم جیاوازەکەیانە بەڵێ 54 ساڵ جیاوازیان هەیە ئەویان لە کەشتی ئاسمانی ئەپۆلۆ لەوەی کە لە دەسە چەپ دیارە لە ساڵی 1972 گیراوە ئەمەشیان تازەترین وێنەی زەویە لە ئاسمانەوە ئارتمیس لە ساڵی 2026 دەوترێ کاتی ئەستێرەناسەکان دەچنە ئاسمان دیمەنێکی جوانی زەویان هەیە هەروکو چۆنەوەی کە ئێمە لە ئاسمان مانگە بینین ئەوانش بە هەمان شێوە لە دوورەوە دەتوانن زەوی ببینین ئەم هەڵدانێم کەشتێ لە ئێسادا سەرڕاوی کێمە باس لە دوایین هەواڵ و زانەرەکان لەبارەی جەنگەوەکەین بەڵام لەسەر ئاستی نێودوڵەتی بۆ خەڵکانی شارەزا و سپۆڕ و تایبەتمەند گرنگیەکی خۆی هەیە کە کەشتێکی لەو جۆرە بە 4 کەسەوە نێردراوە ڕەوانە کراوە بۆ خولگەی مانگ هێشتا نەگەشتۆتە شوێنی مەبەست بەڵام بۆ ئەوەی بگاتە ئەو ئامانجەی کە بۆی دیاریکراواتە بۆی بگاتە خولگەی مانگ 385,000 کیلۆمەتر دووری نێوان مانگ و زەوی لە یەکەوە بەڕاستی دووریەکی زۆرە لە میدیاکان باس لەوە کرێکە ئەو خەڵکانی کە لە نێوم کەشتیان و 4 کەسە بەڕاستی بوێرەیەکی زۆریانەیە لاتوویەکی زۆری ئەوێ بەو دووریە لە زەوی دوور بکەویتەوە و بەتایبەتی لەو خاڵێکە ئەگەنە دیوی پشتەوەی مانگ وەکو باسەکرێت لە 4 بۆ 6,000 کیلۆمەتر لە دووری مانگە سوڕێنەوەتە ئەم کەشتیە بەرنامەی چوونە سەرمانگ یان نزیکبوونەوەیان بۆ سەرمانگ نییە تەنها سوڕانەوەیکی تاو بە دەوری مانگە کە لە ڕەنگە 24 ساعت بخانێ ئەو نقطەی کە لە پشتەوەی مانگ ئەڕۆن کە 6,000 کیلۆمەترە بە دوورترین نقطەدا ئەندێ کە تاوەکو ئێستا مرۆڤ توانی بێتی لە بۆشایی ئاسمانە پێی بگا ئەم کەشتێ بە جۆرێک دیزاین و ئامادەکراوە کە توانایەکی باشیە بێت سەلامەتی بۆ سەرنشینەکانی دەسەبەرکە یەکێک لە تایبەتمەندی گرنگەکانی ئەوەیە کە فیلتەرێشنی هەواکە لەناو خۆیان بۆ خاوێنکردنەوەی هەوا لە CO2 هەبوونی ئۆکسسیجینی پێویست بۆ کەشتیوانەکان و یەکێک لەو بابەتانەی کە باسەکرا مەسلەی تەوالێتی کەشتی ئاسمانیەکە بوو کە قسە لەسەرەوە کراکە بە جۆرێک بێ کە کێشە بۆ کەشتیوانەکان دروست نەکا و پشکنینی تاو بۆ کەش بۆ گردووناسەکان بۆ ئەو 4 کەسە کرابوو کە لە تەواوی پشکنینە پزیشکەکان دەرچوون و ئامادەی تەواوانە بۆ گشتەکە بەڵێ دەگەڕێینەوە لە کەشتێکەوە دەگەڕێنەوە بۆ هەواڵ و زانیارەکان لەبارەی جەنگەوە ئەوەی کە لەسەر شاشەی کورسات نیوزێ ئێستا هەواڵی خێرا و بەپەلەوەیە کە پێشتریش ئاماژەم پێدا بارەگای خاتەمولەنبیا وەڵامی ترەمپی داوەتەوە هەڕەشە کە ئەگەر بێت و هێرش بکرێتە سەر ژێرخانی ئێران ئەوە وەڵامی توندیانە بێت ژێرخانی ئابووری وزە و نەوت لە ناوچەکە ئەکەنە ئامانج ئەلبەتە ئەم قسەیە زۆرتر ڕووی لەوەیە کە دۆناڵد ترامپ وادەیەکی دیاری کردو بۆ ئێران کە ڕۆژی 6 مانگە لە ئێستا چەند ڕۆژێکی کەم ماوە ئێمە ئێستا گەیشتوینەتە ڕۆژی 4 نیسان کە بڕیارە ڕۆژی 5 و 6 نیسان واتە 2 ڕۆژمان ماوە کە ئێران جوابی دەستپێشخەرەکەی ترەمپ داتەوە وەکوی ترەمپ خۆیان لەگەر جوابی نەدەنەوە یاخود بە دەستپێشخەری 15 خاڵەکە ڕازی نەبن بە خراپی لە ئێرانە دەن ئەم جارە هێرشەکانیان تەنها ئامانجە سەربازەکان نابێ بەڵکو دەست بۆ ئامانجەکانی وزە و نەوت و ژێرخانە بن هێرشەکەی دوێنێ بۆ سەر پردی بیوەن لە نێوان تاران و کەرەج شارەزایان باس لەوەکەن کەمە پامێک بوو ئێرانەکان کە ترەمپ جدیە لە هەڕەشەکەی ئەگەر بێت و تاوکو ئەو وادەیە وەڵام نەدرێتەوە قۆناغێکی نوێ لە جەنگەکە کە ڕەنگە پەرسەندنی زۆرتر بەخۆ ببینی ئەو کارانم ئاگدارمەکەن کە وتەبێژی خاتەمولەنبیا هەیە قساکە بەڕێزان بەڵێ پێکەوە گوێ لێگرین بە ناوی خوای جەبار لە وەڵامی سەرۆکی ئەمریکا و ئەو هەڕەشانەی کە دەکاتە سەر دامەزراوەکانی کارەبا و وزەی ئێران دووبارە هۆشداری دەدەین کە پێیان کە ئەگەر ئەوان ئەو هەڕەشانیان پێک بێنن و بەردەوامن لەو هەڕەشانە ئەوە ئێمە هەموو جگە لەوەی کە هەموو بنگەکانی سهیۆنیزم و ئەمریکا هەموو دامەزراوەکانی وزە سوتەمەنی و هەموو سەرچاوەکانی داهات و سەرمایەی ئابووری
ئەمریکا و سیۆنیزم لە هەرێمەکە چۆنتر لە جاران هێرشیان دەکەینە بەرون لە ناویان دەبین و داوا بەو وڵاتانەی کە بوونێتە میزبان یا بوونێتە میێوانداری ئەمریکا هۆشتاریان پێدەدەین کە بەزوو ئەو لەو ئەمریکایانە دوور بکەون ئەگینا دەبنە هەدەفی ئێمە. بەڵێ بەرزانەوەی کە گوێبیستی بوون ئەمە ئیبراهیم زولفەقاریە وتەبێژی بارگای خاتم الانبیایە ڕووی لە دۆناڵد ترامپ کرد پامێکی ڕاستە کرد دیارە وابەستەی و پەیوەندیدارە بە نزیکبوونەوەی وادەی کە باسمان کرد کە شەشی مانگ هەرچەندە پاکستان وەکو کە میدیاکان باسەکەن ئەمریکا ئاگادار کردوتە لەوەی کە ئێران بە دەست پێشخەرەکەی ڕازی نەبوواتە ئەو هەوڵەی پاکستان بۆ نێوەنگیری دیارە گەشتۆ بە بنباست و لە ئێستادا تەنها 2 ڕۆژ ماوە بۆی بگەینە ئەو وادەیە بزانین ترامپ هەڕەشەکانی یەکا بە کردار هێرشەکانی بەرفراوانەکە ئەم وتەبێژەی خاتم الانبیا هۆشداریدا باس لەوە کاگەر بێت و هێرش بکرێتە سەر ژێرخانی ئێران ئەوانیش وەڵامیانە بێ کاردانەوەی توندیانە بێ ژێرخانی نەوت و زە لە ناوچەکەیە ئەکەنە ئامانجووە تەنان هۆشداریدا بەوەی کە لە بنکە و لە شوێنە ئەو شوێنانی کە بەرژەوەندی ئەمریکای لێ لی دوورکەنەوە بۆی خەڵکی ناوچەکە و تایبەتی وڵاتانی کەنداویش بێزیان بن. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین هاوکارانم لە کۆنتترۆل نازانم دیمەنی ڕاستەوخۆی جەنگمان هەیە یاخودنا دەمەوێت دیمەنمان بدەنێ ئەگەر تاوەکو کاتێ دیمەنەکە ئامادە بێ ئەو قسانەی وتەبێژی خاتم الانبیا بەسمەوە بە تویتێکی دوێنەی کە عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران وەڵامێکی ترەمپی داوە کە باسی لەوە کردو بە جۆرێک لە ئێرانەدەن ئەیگەڕنەوە بۆ سەردەمی چاقی بەردین ئەویش بەتوان جۆپێڵێ ئەگەر ئامادەن وەرن بابگەڕێنەوە بۆ چاغی بەردین واتە مەبەستەکەی وا لێکدراوە بۆ ئەو کات و ساتەی کە هیچ دامەزراوەیەکی نەوت و زە لە ناوچەکان نەبوو واتە بە شێوەیەکی ناڕاستەخۆمە بەسەوەیە کە سەرجەم دامەزراوەکانی نەوت و زە لە ناوچەکە ئەکەنە ئامانج و ناوچەکە ئەگەر نەکەر ئێران بەڵکو ناوچەکە بەیەکەوە هەموو یەگەڕێنەوە بۆ سەردەمی چاغی بەردین و بەشێک لە شارەزایان و چاودێرانش باسییان لەوە کرد مەبەستەکەشی مەبەستێکی دیکەی ئەوە بێگەڕانەوە بێ بۆ هێرشی زەمینی کە سوپای ئێران و دەوڵەت ئێران لە کۆن و لە مێژووە توانای ڕوبەڕووبوونەوەی زەمینی ینی ئەوەی کە باسەکرێت ئێرانەکان وای پیشانە دەنیا وای باسەکەن لە میدیاکان کە چاوەڕێن خواستیانە ئارەزویانە کە ئەمریکەکان بێنە سەر زەوی لەوێ جەنگیان لەگەڵا بکەن. بەڵێ جارێکی ترە گەڕێنەوە سەر شاشەی کورسات نیوز ئەوەی کە دەیبینێن 2 دیمەنی ڕاستەوخۆ و جیاواز دیمەنی یەکەم لای چاپ تەلەبیب و دیمەنی دووەم بەیروت ئەمە دیمەنی ڕاستەوخۆی هەردوو شارەکەیە. پێشتریش باسم کرد لە تەلەبیب لە دیمەنەکانە هیچ حاڵەتێکی هێرش دیار نییە تۆمار نەکرا هێرشی موشکی ئەوەی دووەمیان دیمەنی بەیروتە زیاتر ناوچەکانی باشووری بەیروتەکەەوەی پێوترە زاحەی جنوبی لەوێ فڕۆکەکانی ئیسرائیل ناوبەناو هێرش و بردومانەکەن بۆ سەر بنکە و بارەگاکانی حەزبوڵای لوبتە بەڕێزان دەمەوێت باسیوەتان وەکەم دیمەنی جەنگ لە لوبنان 2 جۆرە جۆرێکیانەوەی لە ناوچەکانی باشووری لوبنان کە نزیکە لە سنوورەکانی ئیسرائیلەوە حەزبوڵا لەوێ موشک و درۆنەکان ناڕاستی باکووری ئیسرائیلەکەن و ئیسرائیل جوابیانەدا و تەنانە هێرشی زەمینی کردووە و دوایین هەواڵیش ئەم شەو هەبوو کە پێشتر سوپای ئیسرائیل ڕایگەیاندە بۆ ئەو فڕۆکە ئەو پردانەی کە لەسەر ڕووباری لیتانی نایانکەن ئامانج ئەم شەو 2 پردیان تەقانەتەوە. دیمەنی دووەمی جەنگەکە لە لوبنان ئەوەیە کە هێرشی فڕۆکەکانە بۆ سەر بەیروت بۆ گەڕەکەەکانی باشوور لەو شوێنانی کە هەژمونی حەزبوڵا و بنکە و بارگەکانی حەزبوڵای لێیە.